السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە قوتابیانی خۆشەویست قوتابیانی عزیز قوتابیانی خۆشەویست ئەو ڕوودێنە سەر بەشی چوار بە مراجعەیەکی خێرایی دەکەینەوە کە بابەتێکی زۆر گرینگە. قوتابیانی خۆشەویست لەگەڵمان بن تاکو بتوانین باشترین وانەتان پێشکەشکەین ئینشاءالله. یاڵا لەگەڵمان بن. قوتابیانی خۆشەویست ئەو ڕووباز لە بەشی چوار دەکەین ئەویش بە ناوی ئیش و زە و توانە. طبعا لێرەکەنە ئەمە بازە شتە گرنگەکان دەکەین کە ئەوەی کە مامۆستا تەرکیز لەسەر دەکات بۆیە وا باشە لەکن خۆت قەڵەمێکت بەدەستەوە بێ و پێبینەکانی خۆت بنووسی. سەرتا لێرە باز لە بەندی 1 بۆ 4 باز لە ئیش دەکەین کە بخۆ بەش 4 لە 4 کەرت پێکاتوە کەرت 1 بۆ 4 باز لە ئیش دەکەین. ئیش چییە؟ وەکو مانە زانستیەکەی چییە؟ بەڵە زۆر زاراوەکەم نکتێ بە مانای فیزیەوە هەیە کە نزیک لە مانایەکانی لە ژیان ڕۆژانە بەڵام ئەمە بۆ ئیش ڕاست نییە. ئیش لە ژیان ڕۆژانەمەدا ئەنجامی کارێکە بە هەر شێوەیەک بێت بەڵام لە فیزیادا ئیش مانای تایبەتی خۆی هەیە و کە پێویستی بە هێز و لادانە. بۆ خۆی ئیش یەکسانە بە هێز لادان و کۆساین سێتا. ئەوە یاسای چیە؟ یاسای ئیشە بابەجە. بەپێ ئەو یاسای ئەمە دەتوانین پێناسی بکەین. پێناسەیەکی چی؟ پێناسەیەکی فیزیایی. بەڵام وەکو پێناسەیەکی باو کە پێناسەیەکی هیزریە ئەوە ئیش لێکدانەویشکی بۆ دەکرێت. باشە؟ بەڵام مانە فیزیایەکی خۆی چیە؟ ئەوە مانە فیزیایەکەیەتی. کەواتە بۆ دروستبوونی ئیش پێویستمان بە چییە؟ پێویستمان بە هێز و بەلادان و گۆشەکەیەتی. پێویستە ئەو گۆشەیە هاوتەریبی گۆشەی نێوان چێ و چێ بێ نێوان هێز و لادانەکەی بێت. جا بۆی لێرە نمونەمان هەیە قوتابیانی خۆشەویست. ئێستا دێنە سەر نمونونەکان. لێرە مەسەڵەن کەسێکمان هەیە پاڵ بە سارەیەکەوە دەنێت وەک دەبینین لەو ڕسمەیدا ئەو کەسە پاڵ بە سارەیەکەوە دەنێت لە کاتی پاڵنانیدا ئەگەر ئاراستەی هێزەکە و لادانەکە ئاراستە هێز و لادانەکە وەکو یەک بن ئەو دەڵێن ئیشێکی بەڕێ کردووە ئەگەر ئیشی بەڕێ نەکردووە. تەماشا بکە لێرەکانە لادانەکە بۆ پێشەیە و هێزەکەش بۆ پێشەیە. کاتە هێز و لادان بێک ئاراستەدا بەپێ ئەو یاسایی کە باسمان کرد دەڵێن دەبلیو ئیشی بە جوڵ مانای ئیشە و ئف مانای چیە؟ هێزە بە نیوتن و دیەکەش مانای چیە؟ لادانە بەس دەپێورێت بە مەتر دەپێورێت. و دواوی کۆمەڵێک تێبینیمان هەن بەس پێشە بینە سەر تێبینەکە خۆشمەکردنەوەیەکی چاکتر دەمێ تاگەن تاشاکە بابە وەکو ئیش ها بابە تاشاک ئیش دەکاتە چی؟ دەکاتە هێز لادان کۆساینی سێتە. باشە؟ تاشاکە بابەجان تاشا ئەوە ئیشە پێی دەڵێن چی؟ پێی دەڵێن ئیش. یەکەی چییە؟ یەکەی جوڵە. ئەو ئێفا ئەو پێی دەڵێن هێز. باشە؟ هێز یەکەی چییە؟ ئەوەیان یەکەی نیوتنە. لادان تاشاکە بابە لادان یەکەی چییە؟ ئەوە پێی دەڵێن لادان. لادان یەکەی چییە؟ یەکەی مەتر. کەواتە یەکمەوە سەر ئیمتیحان بۆ هێنایە بابە پێی نیوتن جارانی مەتر چی پێ دەڵێن؟ پێی دەڵێن جوڵ کە یەکەی چییە؟ یەکەی ئیشە. ئەوە یەک کە زۆر گرینگە و دەبێ ئاگادار بێت. دووەم ئیش ئەگە پەیوەندی وەرگین تاشا پەیوەندی وەرگین ئیش لەگەڵ هێز پەیوەندیکی چۆنی هەیە بابە؟ ڕاستەوانە. ئەو خاڵ یەکەم. دوو ئیش لەگەڵ لادان شەپێنێک چۆنی هەیە؟ ڕاستەوانە. ئەوەش ڕاستەوانە واتە بە زیادبوونی لادان ئیشی بەڕێکراوی دەدێت زیاد دەکات. و هێز لەگەڵ لادان کە زۆر گرینگە ئاگادار بە هێز و لادان پەیوەندیکی چۆنیان هەیە؟ پێچەوانە. واتە بە زیادبوونی هێز لادان چی دەدێ؟ لادان کەم دەبێ و بە کەمبوونی لادانش هێز چی دەدێ؟ هێز زیاد دەکات. ئەو پەیوەندیانە بزانە بابی من لەسەر یاسای ئیش. ئێستا دێنەوە سەر چی؟ دێنەوە سەر شەڕعیاتەکەی تاشاکە بابەجان. تێبینیمان هەدەڵ ئەگەر هێزی بەکارهاتوو بۆ سەتەنەکە نەبێتەوە هۆی جوڵانی تەنەکە یعنی تاشاکە ئێستا مامۆستا پرسیارەکە بۆ دێن دەڵێن بابەجان ئەگەر هێز هەبێ مانای ئەوەیە ئیشم هەیە؟ دەڵێن نەخێ هەرگیز. بۆ چونکە ئیش لەسەر سێ شت بەندە بابە وەکو یاساکەی ئیش لەسەر سێ شت بەندە. یەک لەوانە هێز، دوو لادان. باشە ئەگەر بە جوانتر بیکەین تاشە بابە ئیش لەسەر سێ شت بەندە. یەک لەوانە چییە؟ هێز. دوو چییە؟ لادان. وە سێش چییە؟ گۆشە. هەر سێکی لەسەر سێکی بەندە. شەرت نییە ئەم ئەگەر هێزم هەبێ ماناوێ ئیشم هەیە لانێ ئەو دووەم نەبێ لادانەکەم نەبێ گۆشەکەم نەبێ. جا بۆیە دەڵێ ئەگەر هێزی بەکارهاتوو سەتەنەکە نەبێتەوە هۆی جوڵانی یعنی ئەگەر دیمان نەبێ تەنەکەەوە ئیش بەڕێ ناکرێتەوە ئیشەکەمان دەبێتە چی؟ دەبێتە سەفر زۆر وریاد بە هەڵبژاردن بۆ دێنێتە بابەجان. خاڵی دووەم ئەگەر ئاڕستەی هێزی کار کردو لە سەتەنەکە ئەستون بێ ئەستون واتە چی؟ واتە گۆشەکەمان 90 بێ. کۆساین 90 دەکات دەکاتە سفر. دیسان دەڵێن ئیش ئەوە ئاڕستەی
جوڵەی لادان ئەوە ئیش بەڕێ نەکراوە ئیشەکە دیسان دەبێتە چی بابە ئیشەکە دیسان دەبێتە سەفر بۆ چێکۆکتم گوتی ئەگە ئەستون بێ گۆشەکەمان دەبێتە چەند تاشاکە بابە ئەگەر یاساکەی بنووسینەوە FD کۆساینی سێتە کۆساینی سێتە ئەو گۆشەیە ئەگەر سفر بێ ئیش بەڕێ دەکرێت و ئەگەر نەوەت بێ ئیش بەڕێ دەکرێت دەڵێن چی بۆ سفرەکە ئەگەر بێن بداینێنەوە لە یاساکەی دەڵێن FD کۆساینی سفر کۆساینی سفر دەکاتە یەک کەواتە ئیش بەڕێ دەکرێت و دەکاتە FD زۆرترین ئیشیشت دەبێت دەڵێ بەڵ لێرە بەڕێ دەکرێت باشە ئەدی ئەگەر هاتو کۆشەکەمان نەوەت بوو دەڵێن ئیش دەکاتە FD بابە FD کۆساینی چەند کۆساینی نەوەت ئەوە دەکاتە سفر کاتە ئیشەکە هەمووی دەبێتە سفر لێرە بەڕێ دەڵێن ئیش بەڕێ ناکرێت ئەگەر گۆشەکە چەند بێ نەوەت و ئەو گۆشە چ کاتێک نەوەت دەبێ ئەگەر هاتو هێزەکە ئەستوم بوو لەسەر چێ لەسەر لادانەکەی ئەگەدار بە ئەچ کاتێک ئیش بەڕێ دەکرێت ئەگەر هاتو هێزەکە تەری بوو بەچێ بە ئاڕستەی لادانەکەی هێزەکە تەری بوو بە ئاڕستەی لادانەکەی ئەویان بەڵێ ئەوەیان چی نەخێر لەوەیان ئیش بەڕێ دەکرێت لەوە ئیش بەڕێ ناکرێت باشە بابەجە دادینەوە سەر تێبینیەکان قوتابیانی خۆشەویست دەبێ وریابن بابەجە ئەو تێبینانە بە هەند وەرگری چونکە زۆر گرنگن خاڵیسیان دڵ ئیش تەنهای کاتێک بەڕێ دەکرێت ئەگە هات هێزەکە پێکەنەری تریبی و تازە باسمان کرد تەنریبی لادانەکەی بێت واتە گۆشەکەمان سەفر یان 180 بێت و ئاگاداری ئەوەش بە قوتابیانی خۆشەویست ئیش بۆی هەیە نیشانەکەی موجەب بێ و بۆشی هەیە نیشانەکەی چ بێ سالب بێ تەماشای ئەو تێبینیانە پێیەکی لەو تێبینیانات بۆ دێتەوە بابە بەخوای لە مامۆستا ئەگەری هەیە زۆر لەو تێبینیانە دانەیەکت بۆ بێنێتەوە وریابن ئەوجا ئیش بابە ئیشی بەڕێکراو جەماعەت تاشاکە ئیش بەڕێکراو پەیدا دەبێت ئەگە گۆشەکەمان چەند بێ سەفر یان 180 بێ بەس یەک شت هەیە لێرە ئاگادار بن دەر ئاڕستەی هێز و لادان بێک ئاڕستە بن واتە تەری بن بەیەک و بێک ئاڕستە بن ئەو گۆشەکەمان چەندە گۆشەکەمان سەفرە کە گۆشەکان سەفر بوو ئەمە ئەلێرە بە پێو یاسایە دەڵێن W یەکسانە بە FD کۆساینی سەفر دەکاتە یەک باشە یەکی چیەکی بە موجب کەواتە ڕێک دەڵێن ئیشەکەمان بە موجب دەبێت بەڵام واتە چۆن واتە ئەگەر تاشاکە ئەگەر هێزەکە بۆ ئاڕستەی بێ ئەوە هێزەکە بێ لادانەکەش بە هەمان ئاڕستە بێ ئەوە ئیشەکەمان بە موجب دەبێت بەڵام ئەگەر هات و ئاڕستەی هێز و لادان پێچوانەی یەک بوون واتە گۆشەکەمان 180 بوو ئەو کاتە کۆساینی 180 دەکاتە سالب یەک FD جاران سالب یەک دەکات سالب FD ئیشەکەمان بە سالب دەبێت بابە ئاگادار بە یعنی ئەوە دوو تێبینی زۆر گرنگن باشە خاڵی چوارە قوتابیانی خۆشەویست دەڵێ ئەگەر هێز بە گۆشەیەک بەلار یعنی ئەگە بەلاری کاری کردە سەر تەنێک مەسەڵەن بوون من ئەو هێزەمان هەیە ئێستا ئەوە لێرە بەلاری کاری کرد سەر ئەو تەنێک وایە کە بەلاری کاری کردە سەر تەنێک ئەو پێکەنەری وەردەگرین کە تەریبە بە ئاڕستەی لادانەکە لەسەوە تەریبە لادانەکەمان بۆ ئاڕستەیە ئەو پێکەنەرەی هێزەی کە تەریبە بە ئاڕستەی لادانەکە ئەوی وەردەگرین ئەویان ئەوە ساینەکەی وەرناگرین ئەوە ساینەکەی وەرناگرین کەواتە چی ئەو قسەمانە چییە دەڵێن چی دەڵێن کاتێکی هێزێک بەلاری کاری کە لەسەر تەنێک ئەوە تەنها پێکەنەری ئیشی بەڕێ دەکات کە تەریب دەبێت مەقسەدی ئەو پێکەنەرێک کە تەریبە بەلادانەکە وەکو ئەم وێنەی کە تێدا پێکەنەرە ئاسوویەکەی تەریب بەلادانەکەی بۆیە گۆشەی شینیانیان چەندە سەفرە و ئیشیش بەڕێ دەکات یعنی ئەمە لێرەکانەدا دەنووسین چی ئەگە ئیش دۆزینەوە لەسەر ئەو هێزە لارەی تەنها ئەو پێکەنەری وەردەگرین کە لارە واتە FD کۆساینی چی بابە کۆساینی سێتە لەوەیان ئیش بەڕێ دەکرێت ئەگە پرسیار حسابێت بۆ هاتەوە هێزێک بەلاری کاری کردە سەتەنێک تەنها پێکەنەری ئاسوویەکەی وەردەگری ئەویش چییە FD کۆساینی سێتە بابە جا لێرە قوتابیانی خۆشەویست دێنە سەر چەند ڕوونکردنەوەی چکە لە ڕوونکردنەوەکان بابە ئەویش ئەوەیە دەڵێن چی
تەماشاکەن لێرە شتێکمان هەیە لەو وێنانە ئەوە زۆ گرنگە باشە لەو وێنانە ئەگە بێن تەماشا بکەم بۆمان جوان ڕوون دەبێتەوە بزانین لەکێدا ئیشبڕێ دەکرێت وەکیهان ئیشبڕێ ناکرێت تەماشای ئێرە بکە ئەو کچەمان هەیە ئەو ئافرەتەمان هەیە چ دەکا بابەجان چ دەکا سندوقێک پاڵ دەنێت لە کاتی پاڵان ئیش بەڕێ دەکرێت چونکە هێز و لادان بێک ئاراستان دەڵێن ئیش بەڕێ دەکرێت دووەم ئەو خاتونە جانتایەکی هەڵگرتووە باشە بەس لە حاڵەتی ڕۆشتندا لێرەدا هێزێک بۆ سەرەیە وەلادانەکەشی بۆ شوێ بۆ پێشێ گۆشەی ئێرە چەندە نەوەتە کۆسانی نەوەت دەبێتە چەند پێویست ناکەوان دەرەخکەی بەس گۆشەکانیان بزانە FD کۆسایانی چەند کۆسانی نەوەت کۆسانی نەوەت دەکات چەند دەکاتە سەفر کاتە ئیش بەڕێ ناکرێت ئیشەکە دەکاتی دەکاتە سەفر بەڵێن لێرە بەڕێ ناکرێت لێرە لە هەڵگرتن کاتێکە شتێک هەڵدەگری هێزەکە بۆ سەرەیە ئاڕستەی لادانی تەنەکەش هەر بۆ سەرەیە هەردووشیان بێک ئارەسن کاتە ئیش بەڕێ دەکرێت گۆشەکە سەفرە و کۆسانی سەفرش دەکات چەند دەکاتە یەک کاتە ئیشەکە بەڕێ دەکرێت لێرە گواستنەوە ئەتۆ شتەکەت هەڵگرتووە ئینجا دەڕۆی باشە کە ڕۆشتی لێرەدا دیسە ئیش بەڕێ ناکرێت کەواتە قوتابیانی خۆشەویست بە کورتی پوختی لە کاتی پاڵمان ئیش بەڕێ دەکرێت لە کاتی هەڵگرتنیش ئیش بەڕێ دەکرێت بەڵام لە ڕۆیشتن بەر ئیش بەڕێ ناکرێت و لە گواستنەوەش ئیش بەڕێ ناکرێت ئاگاداری ئەوانە بن بابەجان بۆ هێبوونێتە مامۆستا لە کەم لەم حاڵەتانەدا ئیش بەڕێ ناکرێت یان لە کەم لەمانە ئیش بەڕێ دەکرێت باشە دەبێت زۆر وریابی بینەوە سەر چەند تێبینی چکە قوتابیان هەر لە زمنی ئەو ڕسمانە چەند پرسیارێکم داناوە لێرە قوتابیان تەماشاکە دەڵام مەرجە هێز هەبێت لەسەر تەنێک تەماشاکە مەرجە هێز هەبێت هێزمان هەبێت سەرتەنێک ئیشیش بەڕێ بکرێت دەڵێ نەخێر شەرت نییە ئەگەر هاتو هێزەکە و لادانەکە بێت ئاڕاستە بوون بڵێ ئەوە ئیشەکە بەڕێ دەکرێت ئەگەر ناوەڵا ناکرێت هیچ ئیشی بەڕێ نەکردووە زیاتر ماڵێ بۆ خۆت مەسەن ئیوا هەیە قاپان دەشوە یان بوون منە گەسکی لێدەدا ئەگەر بێت و بێ لێ پرسێ یان دانیشتووە بەس بیری دەکاتەوە بیر دەکاتەوە بیر ئەگەر تۆ لەجێ خۆت بەس بیرت کردەوە هەڵا هیچ ئیشێکت نەکردە قوربانجان دەبێت ئیشیش کێ و بیریش کێوە جا قاپەکان جوان بشۆ نەچی بڵێ وەڵا ئەمن قاپان دەشۆم ئیشێ دەکەم ئەتۆ لادانت نەبڕیوە کاکی من باشە کاتە مەرجی هێز هەبێت ئیش بەڕێ بکرێت دەڵی نەخێر ئەگەر هێز و لادانەکە تەری بوون بە یەک ئەوجا ئیش بەڕێ دەکرێت ئەمە وڵامەکە چ نووسیوە دەڵم سەیری وێنەکەی پێش بکە یعنی ئەو چۆ حاڵەتی باسم کرد لەوێ بۆ دڕوون دەبێتەوە پرسیارش کە دەربۆتی کاتە قوتابێک کە جانتاک هەڵدەکرێت و ئاسوانە دەچۆڵە بە خێراشی نەگوری هیچ ئیش بەڕێ ناکات ئێستا ئەو قوتابێ جانتاکە هەڵگرتەوە دەڕوە کە هەڵی گرتووە بۆ سەرێ باشە ئەوە هێزەکەی لادانەکەشی بۆ کوێە بۆ پێشە گۆشەی ئێرە چەند دروست کردووە نەوەت بە یاسا جواب دەدەینەوە دەڵێن FD کۆسایانی نەوەت باشە کۆسای نەوەت دەکات چەند دەکاتە سەفر کاتە ئیشەکەشم دەکاتە سەفر جۆر هیچ ئیشی بەڕێ نەکردو ڕە چونکە ئاراستە و ئەو هێزی جەنتاکەی ئەستونە ئەستون واتە F ئەستونە لەسەر دی کاتە ئەمە ژوا دەکە هیچ ئیشێک بەڕێ نەکرێت ئیش بەڕێ ناکرێت قوربانجان دێنە سەر پرسیار حسابی بابا پێم گوتی فیزیە ئەگە خۆشەویست بێ لەکنەت و ئەگە بیزانی پێویستە چ بکەی یاسا ئەەکەی بزانی پەیوەندی دەزانی یەکەی دەزانی شەرعیاتی دەزانی هەمووی دەزانی ئەو جاوەرە ئەو شەرعیاتانە من هەموو بە پێی یاسا ڕوون کردەوە دێنە سەر پرسیار حسابیەکانیش بە هەمان شێوە قوتابیانی خۆشەویست ئێستا دێنە سەر پرسیارە حسابیەکان بابا لە نسبەت حسابیەکانیش دێن هەر یاسای ئیش بەکاردێنی تەماشا ئێرە بکەم بابە ئیش قوتابیان ئیش وەک پێم گوتی یاساکەی چیە W یەکسانە بە FD کۆساین سێتە بەڵام یەک شتەیە ئاگدارم بابەجان شتێک هەیە وریابن زانین چۆن هێز و شتانە دیاری دەکرێن لەبیرت نەچێ هێز یەکەی نیوتنە ئەو بیناسەوە دی واتە لادان یەکەی چیە مەترە باشە ئێتاژ یعنی چی ئەوە یعنی گۆشە ئەوە یعنی گۆش ئەبەوەی بیان ناسەوە باشە سێتە واتە چێ واتە گۆشە تەماشاک بەبە بەڵێ ئیشی بەڕێکرا و گەسکی کارەبای چەندە کە بۆ دووری 3 مەتر ئەوە دیەکەیە ئێ مامۆستا ئەوە دی ڕادێکێش بە هێزێک بڕەکەی چەندە 50 نیوتن ئەوەش ئێفەکەت باشە
بە گۆشەی چەند بە گۆشەی سی ئەوەش سێتایەکە چ دەوێت ئەتۆ بەس کاکە قوربانیان بەس یاساکەی دادەنێەوە یاسا دەبل هەر ئێفەکە چەندە 50 جارانی یەکەمە چەندە سێ کۆسانی چەند کۆسانی سی ئەتۆ بەس ئەوەی لێک دەدەی دەڵە مامۆستەوە لای نازانم لێک دەم نازانم دانێمەوە یەکور بۆ نازانی دانێ حاسی بێ دوت یاکشتی کەشی تێدانێ باوی خۆم لەجێ ئێفەکەی 50 بنووسە لەجێ دیەکەی سێ بنووسە لەجێ کۆساینەکەی کۆساینی گۆشەکەمە چەندە سی لێکیان دڵتەوە هەرەوەندەیە خۆچکەی تێدانە تەواو ئەوە بەوش بەزی لەبیر نەچێ ئیژەکەی چیە یەکەی جوڵە دێنە سەر ڕاهێنانەکەشی قوتابیان لە ڕاهێنانەکەش بە هەمان شێوە پرسیار حەل دەکرێت بەو شێوەی کە تازە پێم گوتی یعنی هیچ بیرۆکەی تێدا نییە تەماشاکە بابی خۆم لێرە پرسیاری یەکەم بە هەمان شێوە هێزی داوە ئەوەی هێزەکەیە باشە دەڵێ لە بەندەرێک بە لەمێکی ڕاکێشان پاپۆڕێک ڕادێکێشێت بە ئەنجامی هێزی ئاسوویەکی نەگۆڕ کە بڕەکەی ئەوەندەیە دەبێتە هۆی جوڵانی پاپۆڕەکە بڕی ئیشی بەرەکە لەسەر پاپۆرەکە چەند ئەگە دووری 3 کیلۆمەتر ببڕێ ئەوە دیەکەیە کاکە خۆتۆ دەڵێ مامۆستا لە من بە فێڵی نەبەخۆی لەت بە فێڵیم تاشاکە ئەدی مامۆستا بۆ کیلۆمەتر دابە من کاکە کیلۆمەترم دا ئیشەڵڵا دەیزانی یعنی نایزانی کیلۆمەتر بکەی بە مەتر دەیزانی دڵنیام دەیزانی کیلۆمەتری بکەین بە مەتر جارانی چەند دەکەین بابی خۆم جارانی دەتوانسێ حەک بژیێرێ وەڵڵە ئەک بژی هەی بژی تەواوە چاکت پێکە ئێستا یاسایەکەمان دەبلیو دەکاتە ئێفی کۆساینسێتە ئێفەکەن هەیە پێنج جارانی دەتوانسەیە دیەکەمان چەندە 3 کیلۆمەترە سێ جارانی دەتوانسێ دەڵێ مامۆستا دەتوانسێ لەکوێ هات تازە گوێزم بۆ ژمارەی کاچی خۆم ئەدی نەمگوت کیلۆمەتری دەکەی بە مەتر ئەو دەتوانسێ ئیوەیە دەوەرەجە باشە مامۆستا ئەدی بۆ ئەو گۆشەیەم سفر دانە سفر ئەدی چەندی دابنین بەڕاتەوە چەندی دابنین نۆتی دانین کاچی من تەماشا پرسیارەکەی بکەم دەڵێ لە بەندەری بەلەمێک ڕاکێشە پاپۆرێک لە بەندەرێکدا بەلەمێکی ڕاکێشان پاپۆرێک ڕادەکێشێت بە ئەرەنجامی هێزی ئاسوویەکی نەگۆڕ ئەوەندەیە کە دەبێتە هۆی جوڵانی پاپۆرەکە با بە لێرە گۆشەی داوە نەیداوە کە کۆشەکەی نەدابوو دەتوان ئاو بڵین کۆشەکەمان سەفر و کۆساین سەفرش دەکات چەند یەک وەرە جاریانیان بکەوێتە وەڵامەکە دەدات پرسیار دوو بۆ خۆت لێ دەگەڕم بە هەمان شێوە حەل دەبێت بە هەمان شێوە دەتوانێت شیکارێکی و دیمان هەیە ئەوە دیە و ئەوەش هێزەکەیە ئەوەش هێزەکەی ئەتۆ بەس لێکیان دەبێت باشە پرسیاری سێم بابی خۆم پرسیاری سێم لە ئەوەکەی لە پرسیارەکان بە هەمان شێوە هەموو پرسیارە حسابیان هەمووی هەریە یاسا ئیشی بۆ بەکاردێنی و تەواو هیچ بیرۆکەی کێ تێدا نییە بابی خۆم تاشا پرسیاری سێم بکە بە هەمان شێوە چی دەوێت ئیشی دەوێت هێزی داوە هێزەکەمان هەیە گۆشەکەشمان هەیە باشە دەڵە ئەو ئیشە بدۆزەوە کە شوانەکە دەکاتە سەر ئەلبانەیەک تا ماوەی چەند تا ماوەی 50 مەتر دەبڕێت دەوەرە دای بنێ بابی من لێکیامدا ئەنجامەکەی دەکاتن 1.6 زەربی دەتوان سێ جۆر بۆ یەکە دەڵام داین و لێکی دەکە زۆر ئاسانە عین شتێکە قورس نییە باشە پرسیاری چوارەم فکرێکی بەسیتی تێدایە ئەویش ئەوەیە دەڵە سێک بارسایەکەی 180 گرامە و ئیشی بەڕێکراویش چەندە 2 دانە جوڵە چەند بەرز کراوەتەوە تا چەند بەرز کراوەتە کە لێ دەڵێت چەند بەرز کراوەتەوە بەبەستی دیەکەیە باشە چەند بەرز کراوەتەوە جا تەماشاکە بابە ئەگەر لەو جۆرە پرسیارانە بۆ هاتۆ بارستایی دابوو سەرەتا تۆ چ دەکەی گڕامی دەکەی کیلۆگرام ئاگدار گڕامی دەکەی کیلۆگرام گرام چۆن دەکێتە کیلۆگرام بابە گرام چۆن دەکەی کیلۆگرام دابەشی چەند دەکەین دابەشی هەزاری دەکەین یان جارانی دەتوان سالب سێ دەکەین باشە و هەمیشە ئەو ئەمە چی پێدەدۆزینەوە FG پێدەدۆزینە کە دەکاتە MG مامۆستا ئەو FG مەقسەد لەوەی ئێفەکەی یاسا ئیشەکەیە بەڵێ لەجێ ئێفەکەی لەجێ ئەو ئێفەتی دەنووسی ئەو MG دەنووسی MG دیقەتەیە MG دی کۆساینسێتە دەکرێت چەند دۆزێتەوە دی ئەوەی لەگەڵ نەزانراوێت چێە M و G و کۆساینسێتە ڕێک دەستە بن کەرتەکەی باشە یعنی بەو شێوەی لێ دێت تاشاکە تاگەم بەو شێوەی لێ دێت سیرکەن
دجو واتە بۆ شەی لێ دێ قوتابیانە خۆشەویست تەماشاکەم بابا دەڵێن ئیش یەکسانە بە FD کۆساینی سێتە ئەو بۆ خۆی داوای دی دەکات ئەو دی دەکات تەماشاکە ئەگە ئەو دی دۆزینەوە یاساکە چی دێ یاساکە دەڵێن F ئەو بەڕێگای ئاسانتر ببورن بە ڕێگای ئاسانتر بۆ دەکەم بابا تەماشاکە ئەگەر بێت و دی دۆزیەوە F ئەو لەگەڵ دیەکە F کۆساین سێتە دەستە بن کەرتەکەی و دەبلوکەشتە سەرێ یاساکە بۆ شێوازەی لێدێ ئەو ئێفا جەماعەت تەماشاکە ئەو ئێفا بابا ئەو ئێفا دەبێتە چی لەجێ ئەو ئێفەی چ دەنووسین MG بۆ MG دەنووسین چونکە بارەستایی داوای پێویستە بیکەین هێزی کەشکردن واتە یاساکە چی لێدێ یاساکە ئاوێ لێدێ بابا دەڵێن دی یەکسانە تەماشاکە دی یەکسانە بە چی W دابەشی MG کۆساینی چی کۆساینی سێتە ئەو یاساکە ئاوێ لێدێ بابا باشە تەماشای پرسیارەکەی بکەینەوە تەماشاکە لێرە هەدی قەدێت دی یەکسانە W دابەشی MG کۆساینی سێتە ئێمەکە هەیە ئەوە پاشێک کە کرمانە گەڕام بوو کرمانە کیلۆگرام دەکاتە 0.8 جیەکەشمان 9.8 وە کۆساینی چەندمانێ 0 دەبلوەکەشمان دووە ئەوەی دەخێناو کەوانەی بۆی بۆ دەچونکە نەخێناو کەوانەی بۆ دەرناچێ دەکات چەند دەکاتە 1.1 مەتر واتە لادانی ئەوەندەی بڕیوە ئەو جیە نەگۆڕە بە سالبیش بۆی دانانێت تەنها موجە بە 9.8 باشە دەینە سەر چی قوتابیان دەینە سەر ئەوەی کە لێرەدا قوتابیانی خۆشەویست تەماشاکە لە بڵامەکانی قوتابیان لە وەڵامەکانی پێناسە و جوابی ئیشدا هەر کوتمان یاسای چ بەکاردێنین یاسای ئیش بەکاردێنین یاسای ئیش کە گوتمان دەکات چی دەکاتە W FD کۆساینی سێتە جا تەماشا قوتابیان ئیش نیشانەی موجب و نیشانەی سالە بۆ باسمان بکەین نیشانەی پۆزیتیڤ دەبێت ئەگە هات و هێز و لادان بێک ئاراستە بوو پۆزیتیڤ و سالب دەبێت ئەگەر هات و هێز و لادان ئاراستیان چۆن بێت پێچوانە یان چی مامۆستا پێچوانە واتە هێزێکم هەبێ بۆ ئاراستە و لادانێکشم هەبێ بۆ ئاراستە ئێستا هێز و لادان تەماشاکە هێز و لادان بە ئاراستی پێچوانن کاتە ئیش ئەلێرە نێگەتیڤ دەبێت بەڵام کاتێک پۆزیتیڤ دەبێت وەکو ئەو وێنەی تەماشاکە ئەو کوڕە ئەو کتێبانی هەڵگرتووە هێزەکە بۆ سەرێ لادانەکەش بۆ سەرێ لەو حاڵەتەیدا ئیشەکەمان چ دەبێت ئیشەکەمان بێگومان موجب دەبێت ئەوە لە کاتی چی لە کاتی بەرزکردنەوەی لە کاتی بەرزکردنەوەی کتێبەکان بۆ سەرێ هێز و لادان دەگارسە دەبن خاڵش کە دەڵ ئەگەر کاریگەری ئیش لەسەر تەنێکی دیاری کراوە تەنها بۆ گۆڕنی خێراییەکەی بوو ئەوە بەپێی خێرابوون و هێواشبوون نیشانەی ئیش دەگۆڕە بەم جۆرانەی خوارەوە ئەگەر تەنەکە بەرەو خێرابوون بوو ئەوە ئیش پۆزیتیڤە باشە چونکە هێز و لادانەکە بێک ئارەسە دەبن و پۆزیتیڤ دەبێت و ئەگەر تەنەکە بەرەو هێواشبوونەوە بوو ئەوە ئیش چیان نێگەتیڤە و بەشی لای چەپی وێنەکە ئێستا پێشانتان دەدەم تەماشا ئەو وێنەیە بکەن قوتابیان ئەگەر تەماشا ئەو وێنەیە بکەین لێرەدا ئەو خشتەیە مەبەستمان لەو خشتەیەدا قوتابیان ئەو دەڵە پاترەکە زەعیف بووە لێرە چەند نمونەیەکن هەیە لەو نمونانە دەڵێن چی دەڵێن هێزەکە بە ئاراستی جوڵەکە بێ ئەوە ئیشمان چیە پۆزیتیڤ ئەو وێنەیە تەماشاکە بابە مەسەڵەن ئەوەی هێزە ئەوەش لادانە بێک ئاراستە بن ئیشەکە پۆزیتیڤە باشە هێزەکە بە هەڵەسی جوڵەی تەنەکە بکات واتە یعنی هێزەکە بۆ ئاراستەیە بێ و لادانەکە بۆ ئاراستەیە بێ ئەوە هێز ئەوە لادان ئەوە ئیش نێگەتیڤ دەبێت ئەویان بۆ ئەویان ئەوەشان بۆ ئێرە ئەو جارەیان دەڵێ ئیش بەڕێ ناکرێت ئەگەر هاتوو هێزەکە ئەستون بوو ئەستونە سەر لادانەکەی و خاڵی چوارم بەل هێزەکە توانای جوڵای تەنەکەی نییە ئەگە هێزێک توانای جوڵای تەنی نەبوو واتە دیەکەمە سەفر دەبێت ئەوە ئیشیش نابێت
باشە بە زۆر ئاسانە. لە پێداچوونەوەی بەندەکە چەند پرسیارێکمان هەیە ئاگادار بە ئەو پرسیارانەی پێداچوونەوەی بەندیش گرنگن. پرسیارەکانی پێداچوونەوەی بەند چنە بابەجان؟ ئاسانە ئەوان شەر بە پێی یاسا جواب دەدەینەوە. قوتابیان تەماشای پێداچوونەوەی بەند 1 بۆ 4 پرسیارەکان پرسیاری یەکەم دەڵێ ڕێگایەکانی پرسیارەکە خودی پرسیارەکە دەڵێ بە تەماشایەکەین دەڵێ ئایا ئیشی بەڕێکراو لە تەنی دووەم لەم بارانە پۆزتیڤە یان نێگەتیڤە. بە چ دەزانین پۆزتیڤە بە چ دەزانین نێگەتیڤە؟ چ کاتێک پۆزتیڤە یعنی موجبە و چ کاتێک نێگەتیڤە سالبە. بە چ دەزانی بابە؟ ئەگە هێز و لادان بێگا ڕستە بوون ئەو پۆزتیڤە، ئەگە دیش ئاڕستە بوون ئەوە نێگەتیڤە. دەڵێ ڕێگای بەهێزکردن بەهێزی ڕێگایەکە بەهێز لێخشاندن کار دەکاتە سەر ئۆتۆمۆبیلێکی تیژڕەو کاتێک هەوڵ دەدات بیوەستێنێت. تاشە جەماعەت هەر ئەگە باسی هێزی لێخشاندنی کرد هێزی لێخشاندنمان هەبوو ڕێک دەزانی ئیشەکەمان چییە؟ نێگەتیڤە. باشە هێزی لێخشاندن هەبوو یعنی نێگەتیڤ. پەتێکی بەستراو بە سڵێکە و بەهێزێک کار دەکات سەر ئەو سڵە کە بیرەکە بەرزی دەکاتەوە لە کاتی بەرزکردنەوەدا ئیشەکەمان چیە؟ پۆزتیڤە. بەرزکردنەوە واتە پۆزتیڤ. تەنها ئەو وشانە بزانە لێخشاندن ئیش نێگەتیڤ، بەرزکردنەوە ئیش چی؟ پۆزتیڤ. خاڵی جیم هەوا هێزێک دەخاتە سەر پەڕۆشتێک کاتێک پەڕشتەوانەکە بەرەو زەوی دێتە خوارێ. تەماشا پەڕشتەوانێکمان هەیە دێتە خوارێ ئەو پەڕشتەکەیە هێزێک بۆ سەرێ کاتی دەکا و بۆ خۆشی دێتە شوێ بۆ خۆشی هێبێتە خوارێ. هێزی لێخشاندنی هەوامان هەیە لێرە کەواتە هێزی لێخشاندن وا لە پەڕشتەکە دەکات یعنی هێزێک لێخشانەکە ئارسەکە عەکسی ئاشتەی لادانەکە دیسان دەڵێن چیە؟ ئیشەکەمان نێگەتیڤە. پرسیار دوو دەڵێ ئەگەر هاوسەیەکت پاڵ بە گورجە پوشێکەوە بنێت و دووری بڕاو 4 ئەوەندەی دووری بەکە بێت ئەوە گرنگە. ئەو پرسیارە باشە ئەو پرسیارە مامۆستا بۆ دێنێتەوە. هاوسەیەکت هەیە پاڵ بە گورجە پوشێکەوە بنێت بۆ دووریکی بڕاو 4 ئەوەندەی ئەو دووریە بێت کە بە پاڵەکەی تۆ بڕیوێتی یعنی D2 4 ئەوەندەی D1 بێ. باشە بەڵام بە نیوەی هێزەکەی تۆ واتە F2 یەکسان بێ بە نیوەی هێزی تۆ خۆدا حسابکە یەکەمی. باشە D1 و F1 حسابکە کەسێکەمەن و D2 F2 واتە هاوسەیەکەت کە کامتان ئیشی زۆرترتان کردەوە ئایا ڕێژی ئیشەکەتان چەندە؟ تاشاکە بێگومان ئەگە لێرە بین یاساکەی جێبەجێ بکەین یاسای ئیش ئەمەڵ یاسای ئیش دەکاتی دەکاتە FD کۆساینی سێتە. بابە ئیشەکە وەردای بنەوە ئەو ئێفە چەندە؟ ئێفەکە 1/2 تەمان من بازدا چ دەکەم؟ باسی لە ئیشی دووەم دەکەم. باشە دەکات 1/2 ئێفی چی؟ ئێفی دووم دەکات 1/2 ئێفی1 ئێفی1 دەنووسمەوە. جاران لە جێ دیەکەی دیتوم دەکات چەند؟ 4 جاران D1 4 جارانی D1 تاشاکە بابە 2 لەگە 4 کورتکەوە 2 لەگە 4 کورتکەوە W2 دەبێتە چەند؟ W2 دەبێتە 2 F1 D1 F1 و D1 واتە چی؟ F1 و D1 واتە ئیشی یەکەم واتە هاوسەیەکەت کە W2 دەکاتە 2 ئەوەندەی ئیشی تۆ یعنی W1 ئیشەکەی تۆ بوو. باشە ئیشی هاوسەیەکە 2 ئەوەندەی ئیشی تۆیە بەیە وەڵامەکە دەڵێن هاوسەیەکە ئیشێکی زیاتری بڕ کردووە کە بڕەکە چەندە؟ 2 ئەوەندە جا بووە دەبێت ڕێزی لێ بگرین ناوی هاوسەیەکەت تۆڕەکەی. باشە کەواتە لێرەدا بەو شێوە دەتوانانی وەڵامی پرسیارەکەت بدەیەوە. دێنە قوتابیانی خۆشەویست دێنە سەر پرسیاری سێ. پرسیاری سێشمان هەیە دەڵێ کرێکارێک پاڵ بە سندوقێکەوە دەنێت کە کێشەکەی 1.5 ضەربی دەتوان سێ ئەوە هێزەکەیە. باشە و بە هێزێکی ئاسۆیی کە بڕەکەی 345 نیوتنە تا دووری 24 مەتر وا دابن هاکۆلکەی جوڵاو لێخشان نێوان سندوقەکە و زەوی جوڵاو لێخشان یعنی میو کێشی داوە. چی دەوێت دەڵێ بڕی ئیشی بەڕێکراوە لەسەر سندوقەکە چەندە؟ تاشاکە بابە دراوەکانی کە دراوە چەند لێرە FG مان هەیە کێش یعنی چی؟ یعنی FG هێزی کارتێکەرەکەشمان چیە؟ FA. باشە FG تەیە FA تەیە دیشی داوە گۆشەشمان سەفرە. باشە میوکێشی داوە داوای W1 لێرەکە چ دەکەی ئەتۆ لێرەکانە ڕێگایشی ئاسانت پێ بڵێن ئیشەکەت ئەگە پێ بدۆزیەوە ڕێک دەڵێ FD کۆساین سێتە
ئەی دی کۆساین سێتە لێرە پرسیارێک دێتە مێشکێ دەڵێ مامۆستا باش بۆ من ئێفجیم بەکارنی هێنا لێرە ئێم بەکارێنە ها بڕاکەی 350 بۆ ئێفجیم بەکارنێنە ئێ بابەجان بە خۆی دەڵێت چی دەڵێ بڕی ریشی بەڕێکراو کرێکارەکە لەسەر سندوقەکە چەندە ئۆلەی گوتۆ بەرزی کردوتەوە باسی نەکردووە تەنها چی کردووە بەهێزێکی ئاسۆی کە بڕەکەی 345 بنێتە تا دووری 24 متر پاڵی ناوە پاڵ لە چێر تەوەری ئاسۆیە یعنی ئەکەیە باشە بڕەکەشی دەکات چەند دەکاتە 8.28 دەتوان 3 جوڵ لە لەقی باقی پرسیارکە دەڵێ بڕی ئیشی بەڕێکراوی زەوی لەسەر سندوقەکە چەندە ها باسی زەوی کردووە کە باسی زەوی کرد یعنی لێرە هێزی کێشکردن و هاوکۆلکە وەستاوە لێخشانەکەی ئەجۆڵاوە لێخشانەکەی دەکێتە سەر جامە لێرەکاندا دەڵێن چی بابەجە بۆ ئەویان ها ئەمە دەڵێن W2 دەکاتی دەکاتە F چی FK کە جوڵاوە لێخشانە D کۆساینی چی کۆساین سێتە ئەمە FK پێشتر خوێندومانە FKمە پێشتر خوێندووە دەکیدە چی دیکردە سالب میوکەی FG ئەو سالب بمانێت چیە ئی هێزی لێخشانەکەیە ئاڕستەکەی عەکسە میوکە یەکەمان هەیە ئەوەتە بۆ خۆی داوێتی ئەوەتە و FGەکەشت هەیە ئەو FGەکەیە ئەتو بەس لێکیان دەدەیت کە لێکتدان میوکەیەکەمان هاوتە بابە سالب 0.25 FGەکەمان 1.5 دەتوان سەیە دیەکە هەمان ئەو دی ئێرەیە چەندە دیتمانەوە و بۆ خۆی دەستنیشانمان کرد دیەکە بە ماوەی چەندی بڕیوە ماوەی 24 متری بڕیوە بۆ خۆی پێی گوتووی تا دووری 24 متر لێر دیتمانەوە دەستنیشانمان کرد کە بڕەکەی چەندە 24 مترە لێرە ئەوەش 24ەکە کۆساینی سەفر کۆساین سەفر بۆ چونکە لەسەر تەوەرەیەکی ئێکس کاتە لێرە ئێستا جوڵاوە لێخشن بە ئارەستەی پێشێ گۆشەکە سەفر دەبێت وەرە لێکیامدا ئەنجامەکە دەکاتە سالب 7.92 دەتوان 3 جوڵ سالب بۆ سالب چونکە هێزی لێخشاندن هەیە بۆیە بە سالب دەبێت لە لەقی جێم دەڵێ بڕی ئیشی بە گشتی بەڕێکراو چەندە ئیش تۆتاڵی دەی یان هەردوو ئیشەکە کە دیتمانەوە ئەو ئیشەی کە لێرە دۆزیمانەوە بابە ئەو ئیشەی کە لێر دیتمانەوە ئەوە لەگەڵ چهەی لەگەڵ ئەو ئیشەی ئێرە ئەو دوو ئیشە ئەوە لەگەڵ ئەو وەرە کۆیان بکەوە کۆیان دەکەینەوە 8.28 دەتوان 3 ئەو ناوکەوانەی و ئەوەشیان سالب 7.92 دەتوان 3 کانی داخۆ کۆیان بکەوە دەکات چەند دەکاتە 3.6 دەتوانی 2 جوڵ باشە بەو شێوە دەتوانێت پرسیارەکەی شیکارکەین دوای دێنە سەر چی قوتابیانی خۆشەویست دێنە سەر پرسیاری 4 لە پرسیاری 4یشدا بە هەمان شێوەیە قوتابیانی خۆشەویست پرسیاری 4 دەتوانێت ئەتو بۆ خۆ حەڵیکەی باشە دێنە سەر بابێن سەر پرسیاری 5 چونکە پرسیاری 5 بۆت دێنێتەوە مامۆستا پێت دەڵێ کامە لەوانە ئیشی باوە و کامیان بە مانای باو بێ تا شاکلەکە خۆ تێبینێکی بنووسە مانای باو واتە تەنها هزری عین چی واتە تەنها بیری کردەوە بیر لە جێ خۆی دانیشتۆ بە تەمبەڵی بەس بیری کردێتەوە ئەو ئیشی بەڕێکرا ناکاتە دانیشتیت بەس دەرسی دەخوێنی کوە لادانێکت بڕیوە نە هیچ ڕاستە بیرت کردێتەوە بەڵام خۆ لادانت نەبڕیەوە ئەو پێی دەڵێن باو تەنها هزریە جا لێرەکانە دەڵێ جیهان باوە جیهان بە مانای فیزیایی بێ مانای فیزیایەکە یعنی پێی یاسایەکەی باش لە خاڵی ئەلف دەڵێن فەرهاد پێشبڕکەی کات دەکات بۆ تەواوکردنی ئیشەکەی لە کاتی دیاریکراوە پێشبڕکەی کات دەکات کات پێشبڕکەی کات ئەو تەنها یاریک پێشبڕکردنی کچیە هیزریە یعنی بیر دەکات بیرکردنەوە کەواتە واتای چی دەبی واتای باوی لە لەقی با دەڵێت دەبووە هانا ئەرکەکانی ماڵەوە جێبجێ بکردا پێش ئەوەی چ بێت بخەوێت نووسن ئیشە دەڵێ چی دەڵێ لێت دەپرسن دەڵێت چی ئیش دەکەی وەڵا دەڵێ بەس دەنووم ئیشێ دەکا بەس دەنوێ ئیش نووسنەکەشی بێشێدا ناوە منابە هاو نییە نەکبەت ئەتۆ نووسن بور وشەی نەکبەت بەسم چییە یعنی ئەوەیە لە دنیادا بڕای توێ ناو خەوێ جا بۆیە نووسن نەبە ئەوە ئیش نییە ئاگادار بە نووسن ئیش نییە بیرکردنەوە ئیش نییە ئەگە بێت و عملی نەبێ باشە کەواتە لێرەدا دەڵێن دەبووە هانا ئەرکانی ماڵەوە جێبجێکە مادەم باسی خەوی کردووە کچە دەڵێن واتایەکە چی هەیە باو هیچ ئیشێکی لە ڕووی فیزیایی جێبەجێ نەکردووە لەقی جێن دەڵێ ئارام ئیشێکی گەورەی کرد بۆ گواستنەوەی ئاو بۆ سەر گردک ئەو بە پیاوانە ئیشەکەی کردووە ئەو
ئەوە پیاو دیارن هەر لە دوورڕە ئارام هەستم کاک ئارامە باشە ئارام ئیشێکی کردووە های گواستۆ لادانی بڕیوە کاتە ئەو ئیشێکی چییە فیزیایی کردووە ئەو مانای فیزیە باو خاڵی شەشام پرسیاری شەشام دەڵێتی بیرکردنەوەی ڕخنەگران ڕوون بکەوە ئیشی بەڕێکخرا لە هەرێک لە مانمونانەی خوارەوە چۆنە ئایا بەڕێکرایان بەڕێ نەکراوە بزوێنەری شەمەندەفەرێک عەرەبانەیەکەی دوای ڕادێکێشە کاتێک عەرەبانەکە وەستاو بێت عەرەبانە وەستاو بێ یەخە کوا ئیش بەڕێ دەکا دەڵێن شەمەندەفەرەکە ئەگەر بۆ پێشەوە بێ تاشاکە شەمەندەفەرەکە بۆ پێشەوە بێ ئەوە شەمەندەفەرێکە حساب بکە شەمەندەفەران دەچێت جەماعەت تاشاکە ئەوە شەمەندەفەرەکەی ئەگەر بۆ پێش بێت هێزەکە دادانەکەش بۆ پێشەیە دەڵێن هێز و لادان بێگارسن کەواتە ئیش بەڕێ دەکرێت لە خاڵی بە لە یاری پەتپەتیاندا هەردوو تیپەکەی یەکسان بن ئەگە هەردوو تیپ یەکسان هیچ ئیش بەڕێ نەکراوە خاڵی جیم بەرزکردنەوەی ئۆتۆمبیلێک بەرز دەکاتەوە بەرزکردنەوەی ئۆتۆمبیلێک بەرز دەکات سلینگێکمان هەیە ئۆتۆمبیلێک بەرز دەکاتەوە مادەم بەرزکردنەوەی هێزەکە و لادانەکە بێک ئاڕستان کاتە دیسان ئیش بەڕێ کراوە دەڵێن بەڵێ ئیش بەڕێ کراوە ئەوە بەنسبەت کەرتی یەکەم قوتابیانی خۆشەویست ئێستا دێنە سەر چی دێنە سەر کەرتی دووەمیش لە کەرتی دووەم بابەجان کەرتی دووەم کە کەرتێکی زۆ گرنگە دڵنیا بە مامۆستا پرسیارەکان زۆربەی زۆری ئەگەر بڵێم لێرە دێنێتەوە بە دڵنیایەوە دروستە تاشاکە لە کەرتی دوو بۆ چوار باز لە میکانیکە وزە دەکەین میکانیکە وزە جەماعەت میکانیکە وزە بازە چ دەکەین میکانیکە وزە دابەژە بەسەر دوو بەش ماتەوزە و جۆڵەوزە جۆڵەوزە یاساکەی چییە یەک بەسەر دوو MV توان و پرسیاری لێرێتەوە ئاگدار بە گرینگە و ئەوەشە ماتەوزەش دوو بەشە ماتەوزەی کێش و ماتەوزەی جێڕی ماتەوزەی کێش یاساکەی MGH یان FGH ماتەوزەی جێڕیش دەکاتی دەکاتی یەک بەسەر دوو KX توان دوو ئەوانە پرسیاران لێ دێتەوە بابە باشە پرسیاران لێ دێتەوە جا جوڵەوزە ئەو جۆرە جوڵەیە کە لە کاتی جوڵەکەی پێدا دەبێ و یاساکەشی ئەوەیە واگە بۆشت بێتەوە بڵێ لەسەر چ بەندە دەڵێن لەسەر بارستایی دووجا خێرایەکەی بەندە و یەکەشی چێ یەکێشی جوڵە وەک دەبینی لێرەکانە باسمان کردووە بە زیادبوونی خێرایی جوڵەوزە لەگە دووجا خێرایی پەیوەندێکی چۆنی هەیە ڕاستەوانەیە باشە واتە جوڵەوزە و خێرایی پەیوەندێکی ڕاستەوانەیە ئەگە خێرایەکەی بێتە دوو ئەوەندە جوڵەوزەکەی بێتە چەند ئەگە خێرایی بێتە دوو ئەوەندە خێرایی بێتە دوو ئەوەندە بێگومان جوڵەوزەکەی دەبێتە چەند دەبێتە چوار ئەوەندە باشە بۆ لە بەرەوەی دووجایە پەیوەندیەکی ڕاستەوانیان هەیە بەڵام بەچی بە دووجا یەکەی جوڵەوزە چییە یەکی جوڵە دەتوانێت بڵێن کیلۆگرام جارانی مەتر بەسەر سێکەن و دەشتوانی ئاوەش بنووسی جوڵەوزە یاساکەی کە دەڵێن KE یەکسانە بە یەک بەسەر دوو MV توانی دوو لێرە ئێمەکەمان بە چییە ئیشت بەو یەک بەسەر دوی نەبێ ئێمەکە چییە کیلۆگرام باشە خێرایەکەمان مەتر بەسەر سێکەن نییە لەبەرەوەی توان دوویە ئەڵێ مەتر دووجا بەسەر چرکە دووجا بۆ دەشتوانی ئاوەش بنووسی کیلۆگرام مەتر دووجا بەسەر چرکە دووجا ئەوەی چێ جوڵ چونکە جوڵەوزە بەس دەپێوێت جوڵ ئەوە ئاگدار بە گرینگە یەکە ئەگە بۆ تاتۆ مامۆستا ئەوت بودێنێتەوە باشە بینەوە سەر چی بینەوە سەر تێبینە گرینگەکان قوتابیان ئەو تێبینە گرینگانە ئاگدار بن لێرە ئەگە بین ئەماژەیەک بە چ بکەین بە تێبینەکانی جوڵەوزە بدەین بابەجان تەماشا ئەو تێبینیانە بکە بابە ئەو تێبینیانە هەمووی لەسەر چیە لەسەر یاسایەکەیە دەڵە جوڵەوزە لەسەر چ بەندە پێ یاسایەکە لەسەر بارستایە و دووجا خێرایەکەی جوڵەوزە لەسەر ئەو ئارستەی جوڵەکەی بەند نییە هیچ علاقەی بە ئارستەوە نییە چونکە هێندێکی ئارستەدار نییە ئاگدار بە جوڵەوزە ئارستەدار نییە ئەگە بارسایەتەنی بێتە سێ ئەوەندە بگومان جوڵەوزەکەشی لێ بێتە سێ ئەوەندە چونکە پەیوەندێکی ڕاستەوانیان هەیە بە بێ دووجا بەڵام لەگەڵ خێرایی بە دووجایە ئەگەر خێرایەکەی بێتە دوو ئەوەندە جوڵەوزەکەی بێتە نۆ ئەوەندە چونکە دوو هێندەی خۆی زیاد دەکات بە پێ یاسایەکەی ئەگەر تۆپێکی بۆڵینگ ئەوە پرسیارێکی زۆر چاکە تەماشاکەم بابە تۆپێکی بۆڵینگت هەبێ تۆپی بۆڵینگ تۆپە قورسەکان و تۆپیش پێت هەبێت کە هەوای تێدا چی هەیان جوڵەوزەی زیاترە بەڵام مامۆستا تۆپی بۆڵینگ بارستایی زۆرە تۆپی بۆڵینگ بارستایی چۆنە زۆر کە بارستایی زۆر بوو جوڵەوزەشمان چی دەبێ زۆر دەبێت کە بارستایی کەم بوو جوڵەوزەشمان کەم دەبێت بەڵە کامیان جوڵەوزەی زیاترە دەڵێن تۆپی بۆڵینگە بۆ چونکە جوڵەوزە لەگەڵ بارستایی پەیوەندێکی چۆنی هەیە
پەیوەندێکی ڕاستوانێ هەیە ئاگادار بە زۆر گرنگە باشە دێنە سەر قوتابیان دێنە سەر پرسیاری ئەو پرسیارەکانی کە بابزانین پرسیارەکانی کە چمان پێ دەڵێ بەس یەکشت ئاگدار بن قوتابیان پرسیار حسابیەکانیش بە هەمە شێوە حەل دەبن تا شاکە ئەتۆ دەتوانی ڕێگەی هاکەکانم بەکاربێنی قوتابیان تاشا دەتوان ڕێگە هاکان بەکاربێن ئەگەر هاتوو لە یاسای جوڵەوزە کە یاساکەی کەی ئیە یەکسانە بە 1 بەسەر 2 1 بەسەر 2 MV توانی 2 ئەگەر داوای خێرایی کرد ڕێک یاساکەی بۆ ئا بۆ بنووسە بۆ شێوێ ڕێک بنووسە 2 کەی ئی 2 کەی ئیدا بەشی چێ ئەسە لەو پرسیارە چی داوە داوا چی دەکات داوای خێرایی لێ دەکات بارستایی داوە باشە خێرایشی داوە دەڵێ ئایا جوڵەوزەی تۆپەکە چەندە ئایا خێرایی تۆپەکە سەرمێزێک کە بارستایەکەی 2.45 گرام بێت چەند بێت بۆ ئەوی جوڵەوزەکە یەکسان بێت بە جوڵەوزەی تۆپە بۆڵینگەکە ئایا ئەم خێرایە بە پەسەند دەزانی بۆ مێزەکە یعنی چی کردو بابە دوو بارستایی داوە بارستایەکی داوە ئی تۆپی بۆڵینگ MB نامە لێنە 7 کیلۆگرامە و تۆپی تێنسەکەشی داوە بارسایەکەی 2.45 گرام ئاگادار بە گرام دەکەی کیلۆگرام باشە ئەگە بتوێت یاسای جوڵەوزە دانێەوە 2.45 ضرب دەتوان سالب 3 کیلۆگرام گرام بکەینە کیلۆگرام جاران دەتوان سالب 3 دەکەین VB داوە VB داوە 3 مەتر بەسەر سێکاندا دەڵە جوڵەوزەی بیم بدۆزەوە پاشانش دەڵێت خێرایی تێنسەکەم بدۆزەوە ئەگە جوڵەوزەی بی بدۆزینەوە یاساکەی خۆی بۆ دەنووسی 1 بەسەر 2 ئەم بارستایی ئەوە بۆڵینگەکە و خێرایی تۆپی بۆڵینگ ناچی ئەوکەی کە بەکاربین تێنسەکەی بەکارنێنی هەر بارستایی خۆی ئەو بۆ تۆپی چێ بۆڵینگ بۆ تۆپی بۆڵینگ شتەکانی خۆی بۆ یادێنێ دەڵێن 1 بەسەر 2 ئەمی بۆڵینگەکەمان چەندە حوتە بۆ خۆی داوێتی خێرایەکەی چەندە خێرای تۆپی بۆڵینگ کەشمان چەندە بۆ خۆی داوێتی 3 تواندوی دەکەی جارانەوەی دەکەی دەکات چەند دەکات 31.5 جوڵ ئەگە خێرای تۆپی تێنسەکە دۆزینەوە ئەکە ڕێگە هاکەکەیە ڕێک دەڵێن ڕێجی 2 کەی ئیدا بەشی بەڵام ئاگادار بە کەی ئی چێ کەی ئی تۆپی ئەوی بەکاردێنین ئی تۆپی بۆڵینگەکە چونکە ئەمە بخۆی لە پرسیارەکە پێدا دەڵێ ئەگەر جوڵەوزەکانیان یەکسان بێ یان جوڵەوزەی تۆپی تێنسەکە یەکسان بە جوڵەوزەی تۆپی بۆڵینگەکە ئەو جوڵەوزی دیتمانەوە ئەلێ دادەنینەوە جارانی دوی دەکەین دابەشی چ دەکەین دابەشی ئەو بارەسایی دەکەین کە گۆڕیومانە باشە 2.5 تان سالب 3 کە دابەشت کرد خێرایی تۆپی تێنسەکەشت بۆ دەردەکەوێت بەو شێوە دەتوانین پرسیارەکەی کارکەی باشە بە دێن ئەو جاریان پرسیاری ڕاهێنانەکەشت بۆ شکارکەم بابە ئەو پرسیارانی ئێرە زۆر زۆری دووبارە دەبنەوە بابەجان جابۆیە ئەو پرسیارانی کە دووبارە فکرەکان بۆی کاتم بۆ بگەڕێتەوە فکر دووبارەکە حەڵ ناکرد ئێستا تەماشاکە هەیە یاساکە بۆ حازر کردووی لێرە بارستایی داوە جوڵەوزەی داوە داوای خێرایی دەکات وەرە جوڵەوزەکەی دانێەوە خێرایەکەش دانێەوە جوڵەوزەکەی دابنێەوە بارسایەکەش دابنێەوە ڕەجی وەردەگری خێرایەکەت بۆ دەرەچێت لەقی پرسیاری دووەمیشیان بە هەمان شێوە شکار دەکرێت پرسیاری سێم فکرێکی ئاسانی تدا ڕێگاکی هاکت پێ دەڵم ئەوەش یعنی ڕێگایکی ئاسان باشە نەفسی وەڵامیشی دەداتێ لەو جۆری پرسیارانەی پرسیاری سێ تاشاکە بابە لە پرسیاری سێ ئەگەر هاتوو گوتی ڕێژەی جوڵەوزەم بۆ دۆزەوە ڕێژەی جوڵەوزە چەندە بۆ نێوانچی دوو بارستای مەسەن دوو فیشەکە تێ بارستایی یەکەمیان 3 گرامە و بارستایی دومیان چەندە 6 گرامە هەردووچیان بە هەمان خێرایی دەڕۆن هاویژران ئایا کامیان جوڵەوزەکەی گەورەترە و ئایا ڕێژەی جوڵەوزەی نێوانیان چەندە کەپتی ڕێژەی جوڵەوزەی نێوانیان چەندە ڕێک مەقسەدی ئەوەیە ئەو قسەی مانای چی دێ بابە مانای چی دێ یعنی کەی ئی دوو دابەشی کەی ئی یەک باشە و یەکسانیشی دەکەی بە چی یەکسانی دەکەی بە خێرایی 1 بەسەر 2 M 1 V1 توانی 2 و 1 بەسەر 2 M2 V2 توان 2 بەڵام لە سەرویشەوە ئاسانتر بۆ دەکەم تاشاکە ڕێگاش ئاسانتر پێ دەڵێم یان دەتوان جوڵەوزەکان بەجیا بدۆزی ئێستا جوڵەوز ئەم دەمەرزەمەکە جوڵەوزەی یەکەم دۆزیەوە بە یاساکەی خۆ 1 بەسەر 2 M1 V توان 2 باشە جوڵەوزەی دومیشم دیتەوە 4.8 جوڵە دووەمی دابەشی یەکەم دەکەم کەی ئی2 دابەشی کەی ئی1 دەکات 4.8 جوڵ دابەشی 2.4 جوڵ
و ڕێژەکەشی دەکاتن دەکاتە 2 بەسەر 1 ئەگەر 2 لاو دنیایانیش بکەین 2 لاو دنیام بکەین یعنی KE 2 بەسەر KE1 بەسەر KE1 دەرنەچوو کردیە 2 بەسەر 1 ئەگەر 2 لاو دنیام بکەین 2 لاو دنیام بکەین KE1 دەکات چی KE1 دەکاتە 2 ئەوەندەی KE2 KE2 عەفوان KE2 دەکاتە 2 ئەوەندەی KE1 دەزانی بۆ جەماعەت زانانی بۆ دەکاتە 2 ئەوەندەی وی چونکە بارستایەکەی زیاترە بارستایەکەی زیاتر بارستایی دوم زیاتر لەوەی ئەگەر نا ڕێگایش ئاسانتر بەس وەرە چ بکە بە ڕێگای خێراکە پێ بڵێن تاشاکە ڕێگای خێراکە یەکسەر زانین چ بکە ئا بکە KE2 دابەشی KE1 بارستایی دووەم دابەشی بارستایی یەکەم بارستایی دووەم چەند دابوو 6 بارستایی یەکەم چەند بوو 3 وەرە کورتیکەوە دەکات چەند بابوو دەکاتە 2 بەسەر 1 زەمان وەنیە یابان و زەمان کاتەڵێن KE2 بەسەر KE1 دەکاتە 2 بەسەر 1 زۆر ئاسانە و دواوی قوتابیانی خۆشەویست دێنە سەر چی دێنە سەر پرسیاری چوارەم ئاگادار بن بەنزەت پرسیاری چوارەم ئەوە دەڵێ ئایا ڕێژەی جوڵە و وزەی نێوانیان چەندە ئەو جارە چی داوە یەک بارەسایی داوە بەڵام دوو دانە خێرایی داون جەماعەت لێرەدا تەماشاکە با بخۆن دەڵ ئایا جوڵە وزەکەی هەریەکیان چەندە کامیان جوڵە وزەی گەورەترە و ئایا ڕێژەی جوڵە وزەیان نێوانیان چەندە ئەستا جوڵە وزەی یەکەم پێی ئاسای خۆی دۆزیەوە KE1 M1 V1 توان2 دادێنێەوە دەکاتە 2.4 جوڵ و ئەو جارە KE2 بە هەمان شێوە ئەوە KE2 دەکات بەسەر 2 6 جاران دەتوان سا لە 3 جاران 8 توان 2 ئەوان بۆ دەرچوو وەنیە ئەو جاوەرە تەماشاکە ئەو جاریان KE1 دابەش KE2 دەکەین مامسە بۆ ئەو جاران ئاوا دەکەین بابی خۆم تەماشاکە ئەوە ڕێژەی جوڵە وزەی سەرەتا بۆ کۆتایە بەڵام دەشتوان ئاش بنووسی دەتوانین بنووسی KE2 بەسەر KE1 باشە ئەو کاتان عەکسی ئەوە وەردەگرین دەکاتە 4 بەسەر 1 4 بەسەر 1 ئاوەش دەتوان باشە بە ئاسانیشە ئەوەش دەتوانانی حەلی نەکەی ڕێک ڕێژە جوڵە وزەکەی بدۆزیەوە چۆن 8 دابەشی چلیکە 8 دابەشی چلیکە بەو شێوەیە 8 دابەشی چل ئێستا ئەوە لەگەڵ ئەوەی دەڕوە بەس ئاگادار بن یەک شت هەیە کاگە بەس ئاگادار بن شتێک هەیە ئەوە توان دوویە هەمووی توان چەندە توانی 2 دەبێت توان 2 بێ ئەگە توان 2 نەبێت دەرناچێ ئاگادارە باشە دەبێت توان 2 بێ یعنی ئا بنووسی KE2 بەسەر مەسەلەن ئەگە ڕێژەی جوڵە وزەی دووەم بۆ یەکەم دۆزینەوە دەڵێن V2 توانی 2 بەسەر V1 توانی 2 ئەگەر ڕێگای خێرایەکەی بەکاربێنی 8 توانی 2 دابەشتر توان 2 ڕێک دەکاتەوە چەند دەکاتە 4 بەسەر 1 بەڵام ئەگە بڵین چل توان 2 دابەشی 8 توان 2 دەکاتەوە 1 بەسەر 4 عەکسەکەی پرسیاری پێنجەم پرسیارێکی زۆر چاکە ئاگادار بن پرسیاری پێنجەم دەڵێ جوڵە وزەیەکمان هەیە و خێراشمان هەیە داوای چ دەکات داوای بارستایی دەکات ئەگەر لە یاسای جوڵە وزە بە ڕێگایکی خێرا بۆ بنووسم ئەگەر لە یاسای جوڵە وزە داوای بارستایی کرد یاسایەکە چۆن ڕێک دەخەی بابە بنووسە ڕاستە خۆ دەتوانانی بۆ شێوازە بنووسی 2 KE باشە دابەشی چێ دابەشی V توان 2 جوڵە وزەکەی داوە دەڵێ دوو جارانە جوڵە وزەکە دابەشی چییە خێرایەکە چەندە 23 توانی دی بکە باشە ڕێک بارستایەکە دەدات ئەو شێوە دەتوانێت پرسیارەکەی شیکارکەی بخۆشی ڕێخستنی یاساکەش هەر بیرکاریە یعنی زۆر بە ئاسانی بخۆش دەتوانی بیکەیت دوایش قوتابیان پەیوەندیان ئیش و جوڵە وزەمان هەیە طبعاً ئیش پەیوەندی بە جوڵە وزە هەیە ئیش دەکاتە گۆڕان لە جوڵە وزە و ئیشی گشتی دەکاتە جوڵە وزەی کە دەڵێن گۆڕان لە جوڵە وزە جوڵە وزەی سەرەتاکەم کۆتا واتەیەک بەسەر دوو MV بە پێچوانەوە قوتابیان باشە بە ئەلێر بۆ بکەم ئیش کەواتە W دەکاتە گۆڕان لە چی گۆڕان لە جوڵە وزە کە دەڵێن ئیش بابەجان ئیشی بەڕێکە جوڵە وزە گۆڕان لە جوڵە وزەوە تاتی واتە جوڵە وزەی کۆتا
كەمی جوڵەوزەی سەرەتا باشە جوڵەوزەش بە خۆ دەزان یاساکەی چ بوو 1/2 MV فاینال توانی 2 MV فاینال V فاینال کەم جوڵەوزەی سەرەتاش دەکاتە 1/2 M ئینیشال V ئینیشال توان 2 ئەوە چێ ئیش باش بۆ شێ یاساکە ڕێک دەخەین بینەوە سەر ئێرە ها یاساکەی بەس ئەلێرە بە خۆ دەزانین لە بیرکاری شتێک هەیە پێی دەڵێن خاڵی هاوبەش ئێستا هاوبەشی ئێرە لە مابینی ئەو دوو جوڵەوزەی چی 1/2 ها 1/2کە هاوبەشە 1/2کە لەگەڵ چێ لەگەڵ ئێمەکەی جیان دەکەینەوە کاتە دەڵێن جوڵەوزێکی شتێک کاتێک 1/2 MV فاینال توان 2 کەم V ئینیشال توان 2 یعنی دەتوێت ئەتۆ ئەوەندی بەکاربێنی باشە بابینە سەر تێبینیەکان لێرە تێبینەکان زۆر گرنگن ئیشت پێ دەبن بابەجان تێبینەکان دەڵێ ئەو ئیشەکە هێزیشی نەگۆڕ لەسەر تەنێکی بەڕێ دەکات یەکسانە بەسەر ئەنجام لێکدانی بارسایی تەنەکە و تاودانی تەنەکە وەلادان وەخاڵی دووەم خێرای تەن زیاد دەکە ئەگەر ئیشی گشتی پۆزتیڤ بێت چونکە جوڵەوزەی کۆتایی زیاتر لە جوڵەوزەی سەرەتا ئاگداری ئەوەی بە ئەو بە هەڵبژاردن بۆ دێنێتەوە باشە ئەوە بە هەڵبژاردن بۆ دێنێتەوە ئەوە خاڵی سێمە خێرای تەنەکە کەم بکات خێرای تەن کەم بکات وەتە هێواش بەتەوە ئیشی گشتی چی دەبێت نێگەتیڤ دەبێت ئەو کاتە KE ئینیشال گەورتر دەبێت لە KE فاینال پرسیارەکانین لەسەر ئیش و جوڵەوزە گۆڕان لە جوڵەوزە هەمانە پرسیاری نمونەی چواری بەمان هەیە بابە نمونەی چواری بە ئەو پرسیارەمان هەیە وەڕاهێنانەکەشی بە هەمان شێجا ئەو پرسیار ڕوون دەکەینەوە زیاتر دێنەوە سەر ڕاهێنانەکە دەڵ تەختەیەکی خلیسکیان کە بارسایەکەی 10 کیلۆگرامە بۆ تەختەی خلیسکیانێکی لە دیارە بارسایەکەی 10 کیلۆگرامە زەلامێک لەسەر ڕووی زلکاوێکی بەستوو پاڵی پێودەنێت بەمەش سەرەتا خێرایەکەی 2.2 متر بەسەر سەکاندا دووری تەختەکە خلیسکیانەکە دەیبڕێت پێش ئەوەی بۆستێت چەندە ئەگەر هاوکۆڵکی جوڵاو لێخشانی نێوان تەختەکە خلیسکاوەکە و سۆڵەکە 0.1 متر بێت تاشاکە دڵنیا بە ئەو پەیوەندی بەنێوان ئیش و گۆڕان لە جوڵەوزەدایە جا بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە تەماشاکە یەکشت هەیە ئەتوێت لی تێ بکەیت ئەویش ئەوەیە تابیان تاشاکە بەنسبەت ئەو مۆزوعی دەبێت ئەتۆ بزانی هەر کاتێک تەن نەجوڵێ ئەوە خێرایەکەی سەفر و جوڵەوزەکەشی سەفرە ئێستا من لێرەکان دەڵێت تەختەیەکی خلیسکان کە بارسایەکەی 10 کیلۆگرامە ئەوە ئێمەکەی داوە زەلامێک لەسەر ڕووی زلکاوێک بەستوو پاڵی پێودەن بەمەش سەرەتا خێراییەکەی ئەوەندەی یعنی ئەو V ئینیشەڵە باشە ئەو دووری تەختە خلیسکانە دەیبڕێت پێش ئەوی بوەستێت کە دەڵێ بوەستێت یعنی V فاینەڵە سەفرە جوڵەوزەکەشم دەبێتە سەفر یعنی چی یعنی ئەوە بە کاملی نامێنێ باشە یعنی ئیشەکە دەکاتە سالە بێک بەسەر MV ئینیشال توان 2 باشە ئەگەر هاوکۆڵکە جوڵاو لێخشاندی نیان تەختە خلیسکانەکە و سۆڵەکەشمان 0.1 بێت چیشم بەو هاوکۆڵکی وەستاو لێخشانەیە ئێستا پێت دەڵێت ئێستا بۆ دۆزینەوەی ئیش کە یاساکەی ئیش بۆ خۆی یاساکەی چ بابە ئیش یاساکەی FD کۆساینی چ بوو سێتا بوو ئەگە ئەو دیبدۆزینەوە یاساکە چی لێ دەڵێن W دابەشی چێ دابەشی F کۆساینی سێتە یاساکەت ئاوە لێدێ وایە باش ئەو دەبلووە ئەمن ئیشەکەم دەتوانم ئیشەکە دۆزم لە ڕێگە جوڵەوزەکەی باشە بەڵام داوکرای پرسیارەکە دیە ئەو دیە چۆن دۆزینەوە وەرە چ دەکەی ئەتۆ وتمان ئەوە دەڕوە 1/2 دەنووسینەوە بارسایەکە هەیە دەیە خێرایەکەشمان 2.2 ئیسەرەتە ئەوانە لێک دەدەین ئیشەکە بەدەست دێنین ئەوە ئەو ئیشە دیتەوە ئەو جاری دیە سەر چێ دێمە سەر ئەوەی کە ئێفەکە دۆزمە ئێفەکە لە ڕێگەی هاوکۆڵکی وەستاو لێخشانی دۆزیەوە لێرە ئێفی بەرئەنجام دەکاتە FK و ئەویش دەکات چی دەکاتە میوکەی MG دەتوانێت بەجیا بیدۆزی ئێمە میوکەیەکەمان چەندە 0.1 جارە بارستایەکە چەندە بارستایەکەمان چەندە 10 کیلۆگرام ئەوەش دەیەکە جارانی جیەکەشت چەندە 9.81 وەرە ئەوانە لێکدا باشە لەجێ ئەو ئێفە دانێەوە ئەستەوە هاتین لەجێ ئەومەدانەوە ئێرە کۆساینی گۆشەکەشمان چەندە 180 گۆشەکە ئەو کۆساین ناڵین ئیشەکە کۆساین سێتا کۆساینەکەمان چەندە 180 لەبەرەوەی چونکە تەریبە باشە ڕای دەکێشێت ئەو بۆ ئاراستی عەکسی یەکن ساگەرە بەرەو ئەولایە بە خێرایەکەی
هیچ جوڵاو لەخشانەکە عکسیویە گۆشەی چەند وزەکە 180 باشە وەردای بنێوە لادانەکەمان چەند بۆ دەدەچێت 2.4 مترمان بۆ دەردەچێت زۆر بە ئاسانتوانی شیکاریتی قوتابیان دێن چی دەکەین ئەو جاریان دێنە سەر تەمان ئەو پرسیارە ڕێگای هاکشی هەیە دەتوانێت بە هاکش حەلیکەی ڕاهێنانی چواری ئەلف ئەو پرسیارە ژۆکو یە فکرەکەی پێویست ناکە شیکاریکەم ئەوانە فکریان وەکو یە قوتابیان دێنە سەر پرسیاری گرنگتر بابەجان پرسیاری گرنگترمان هەیە لە پرسیارە گرنگەکان مەسەلەن بوو نمونە لێرە ماتەوزە ئەو جۆر وزەیە باشەگە بۆتاتەوە ئەو وزەیە کە هەر تەنێک بەهۆی شوێنەکەیەوە هەیەی یعنی ماتەوزە پێش شوێن چی لێدێ دەگۆڕێت جا لێرەدا ماتەوزە دوو جۆرمان هەبوو ماتەوزەی کێشمان هەبوو کە دیکردا FGH و ئەوەشیان دەکاتی یەک بەسەر 2 KX توانی 2 لێرە ماتەوزەکە بەپێ ئەو وێنێ ڕوونکراوەتە ئەو کەسەمان هەیە ئەو برادەرەمان هەیە چ دەکات ئەو تۆپەی بەرز دەکاتەوە بە پێش شوێنەکان جۆڵەوزە و ماتەوزەکە دەگۆڕێت تاشاکە لە بەرزترین خاڵ جۆڵەوزە سەفرە بەڵام ماتەوزەی کێشتە زۆرترینە چونکە بەرزەکەی زۆرە لە ناوە ڕاست بەردەکە ئەگە ئێرە دەست پێک بێن بەرزی کوبێتەوە لە ناوەڕاست جۆڵەوزە و ماتەوزە یەکسانن لە خاڵی ئاسۆی ئاستی زەوی یعنی ئێرە ماتەوزەی چێشمان سەفرە بەڵام جۆڵەوزەکە زۆرە بۆ چونکە هەڵی دەگرێت بە خێراییەک باشە و ئەو برادەرشمان هەیە تیرروکەوانی پێەیە سێکەوان هەیە مەسەرەن ئەوە تیرەکەی دەهاوێت ئەلف و با و جیم لێرە دەڵێ ئەو تیرێ ئامادەکرا بۆ هاوشن جۆرە لە وزەیەکەیە کە پێش هاوشتن کە پێ دەوترە ماتەوزەی چی جێری لە تەنە جیرەکان پەیدا دێ ماتەوزەی جێڕی باشە کە ڕاستەوخۆ بە دوای دەرچوونی تیرەکە لە کەوانەکە دەبێتە جوڵە یعنی ماتەوزە جێڕەکەی تەحویل لێ بۆچی بۆ جوڵەوزە یعنی ئەگە بۆ تاتەوە کەسێک کە تیرێک دەهاوێت ئایا وزەکەی چۆنی گۆڕانکاری بەسەر دەڵێ هەموو ماتەوزە جێڕەکەی کۆ دەبێتەوە پاش هاوشتنی تیرەکە دەبێت چی دەبێتە جوڵە وزە ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە و لێرە ماتەوزەی کێشکردن قوتابیان ماتەوزەی کێشکردن وەک باسم کرد وتمان لەسەر بەرزی بەندە ئاگدار بە ماتەوزەی کێش یاسایەکەی PEG یەکسانە بە MGH لەسەر چ بەندە بەرزی تاودانی زەوی و بارستایەکەی بە گۆڕانی شوێنیش دەگۆڕێ ئێستا تەماشاکە لێرە ماتەوزەمە سەفرە دوایە بوو بە نیوە دوایە دەبێت زۆرترین هەچەند بەرز بێتەوە ماتەوزە چی دەدێ ماتەوزەی کێش زیاد دەکە و یەکەشی چیە یەکەی جوڵە و ئەوەش یاسایەکێتی بابە ماتەوزەی کێش ئەوە ماتەوزەی کێشە باشە دێنە سەر هەندێک پرسیاری گرنگ و تێبینی لێرە تێبینیەکان تەماشاکە قوتابیان لێرە دەڵە بەکارهێنانی ئەو پێناسی سەرەوە کاتێک ڕاستەکە تاودانەکە نەخوارە سەر بەرزتان یاسای ماتەوزەی کێش جی تێدایە نۆپۆنێشتە کاتێک ڕاستەکە تاودانەکە نەگۆڕ بێت ماتەوزەی کێشکردنی تەنێکی داریکراوە بەندە لەسەر شوێنەکەی واتە دەگۆڕێت پێگۆڕانی شوێن دەگۆڕێ و لە ئاستی سەفری زەوی واتە لە سەر زەوی لەبەروی بەرزیمان نییە ماتەوزەی کێش دەبێت چی دەبێتە سەفر پرسیار هەیە دەڵێ ماتەوزەی کێش لەسەر چ بەندە لەسەر کێشی تەنەکە بەندەوەتە FG و لەسەر بەرزی تەنەکەش بەندەوەتە ئێچەکەی پێ یاسایەکەی ها یاسایەکەی ناڵین دەکاتە بابە یاسایەکە چییە ماتەوزەی کێش یاسایەکەی دەکاتە FGH کاتێک کە دەڵێن کێشی تەنەکە واتە FG کاتێککە دەڵێن بەرزی واتە H باشە لەسەر ئەو دوی بەندە ماتەوزەی جێڕی ئەو جۆر ماتەوزێت تەنها لە تەنە جیرەکاندا و دەست دەکەوە و یاسایەکەشی دەکاتە 1/2 KX توان 2 باشە ئەوەش بە گۆڕانی تاان لە سپرینگدا زیاتر بەچاو دەکەوێت و لێرە شتەکان ئەوەی هەمانە ئەو ئێکسە پێی دەڵێن لادان و لێرە باسمان کردووە ئێکسەکە دووری پەسێ و ڕاویان ڕاکێشان یان لادانی سپرینگەکە دەتوانین ئاش بڵین PE ماتەوزەی جێڕیە وەکێکەش نەگۆڕ سپرینگ ئەگە بۆ تاتەوە ئەو کێیە بەمانای چ دێ ئەو کێیە ئاگدار بە ئەو زۆ گرینگە ئەو کێیە بەمانای چ دێ بەمانای پەستاوتن و ڕاکێشانی چ دێ سپرینگەکە دێ باشە کەیەکە واتە نەگۆڕ سپرینگ بەمانەی پەستاوتن و توندی چێ دێت توندی سپرینگەکە دێت چونکە سپرینگ بۆ سپرینگ توندی سپرینگەکە چی دێ دەگۆڕێت نەگۆڕ سپرینگەکەی دەگۆڕێت جا بۆی ماتەوزەی جێڕیش وەک پێم گوتن بە پێ یاسایەکەی لەسەر چ بەندە بە پێ یاسایەکەی ئەگبەتی بڵە ماتەوزەی جێڕی لەسەر چ بەندە لەسەر نەگۆڕ سپرینگ لەگەت چی لەگەڵ لادانی سپرینگەکە دواوی
قوتابیانی خۆشەویست چمان هەیە نەگۆڕ سپرینگمان هەیە نەگۆڕی سپرینگ دڵ ئەو هاوکۆلکەیە کە توانێت بەرگریکردنی ئەوە زۆر گرنگە ئەو هاوکۆلکەیە کە توانێت بەرگریکردنی سپرینگ نیشان دەدا بۆ پەستاوتن و چی بۆ پەستاوتن و ڕاکێشان باشە بابەجان تێبینەکانشمان ئەو لێرە هەرە تێبینانی پێشوویە کە باسمان کرد بەڵام یەک شت هەیە تایبیان پرسیاری حسابی لێرە ئامۆژگاری دەکەم ئەو پرسیار دوو درێژانە نە پرسیار کورتەکان ئەوانت بۆ دێنێت مامۆستا باشە سپرینگە درێژی بنەڕەتەکەی چەندە 2.45 مەترە تان شاکە بابە سپرینگ ئەکسە باس ئەکە باس سپرینگ بەچە ماتەوزی جێڕی ئەوە ئەکسەکەیە ئەوە چییە ئەکس باشە نەگۆڕ سپرینگە کەشمان هەیە واتە کەی باشە کاتێک بارستایەکەی بەلایەکدا هەڵبواسرێت ئەوە شاوەڵیان درێژەکەی زیاد دەکات تا دەگات چەند دەگاتە 3.57 مەتر ماتەوزی هەڵگیراوەکەی چەندە ماتەوزی هەڵگیراوەکەی چەندە چ دەکەی ئەتۆ بخۆی پێوتی ماتەوزی جێڕی یاسای ماتەوزی جێڕی بەکاردێن یەک بەسەر دووکەی دەنووسمەوە کە یەکەی هەیە 5.2 جارانی ئەکسەکەم چەندە ئەکسەکەم لێرەدا ئاگادار بە ئەتۆ دوو دانە ئەکست هەیە ئەکسی فاینەڵ و ئەکسی ئینیشاڵ چ دەکەی ئەو دوانە کەم دەکەی یعنی یاساکە ئاوە لێ دیت تاشاک PE یەکسانە بە یەک بەسەر دوو کەی ئەکسی فاینەڵ کەم ئەکسی فاینەڵ کەمی چی ئەکسی ئینیشاڵ کەمیان دەکات چەند دەکاتی 1.12 3.57 کەمی 2.45 بکە دەکاتی چەند دەکاتە 3.57 اینجا وەرە جارانی بکە دەکات 3.3 جوڵ دواوی پرسیاری کە چمان هەیە جەماعەت تەماشاکەن بەنسبەت پرسیاری دوو بە هەمان شێوە فکرەکەی پێویست ناکەشی کاری بکەین پرسیار دوو درێژەکان لێ دەگەڕێن چونکە پرسیار دوو درێژ بۆ نایەتە بابە پێداچوونەوەی بەندی 2 بۆ 4 لێرە جوڵەوزەیە ئاگادار بە پرسیارێکی زۆر چاکەوە زۆر چاک تاشاکە لێرە فکرەکەشی چییە ئەو گرامی دەکەی کیلۆگرام پاشە گرامی بکەی بە کیلۆگرام دابش چەند دەکەی 1000 باشە سانتیمەتر بەسەر سێکەند خێرایی ئەوە سانتیمەتر بەسەر سێکەند بیگۆڕین بۆ مەتر بەسەر سێکەند جارانی چەند دەکەی جارانی چەند دەکەی دەتوان سالب 2 باشە دەوەرە تەماشاکە و ئەوەش دەتوانە باتی ئەوەی کە گرام دەکینە کیلۆگرام دابەشی هەزاری بکەیت دەتوانین بنووسی جارانی چی دەتوان سالب 3 دەبێ ئەوەش دەبێ باشە یاساکەت هەیە یەک بەسەر دووەکەی دەنووسی بارستایەکە چەندە 50 جاران دەتوان سالب 3 بۆ چووکەی کەمان گۆڕی خێرایەکەشمان چەندە 42 جارانی دەتوان سالب 2 بکە بە حاسیبە دەکاتە 0.42 هەمووی لێکدا دەکات چەند دەکات 4.4 دەتوان سالب 3 جوڵ ئەو بەنسبەت پێداچوونەوەی بەندی 2 بۆ 4 پرسیاری یەکەم بەنسبەت پرسیارەکەی کە پرسیاری دووەم ئەوە پرسیارێکی دوور درێژە بە دووری دەزان مامۆستا بێنێتەوە بەس پرسیاری 3 و 4 ئەوانە پرسیاری چاکەن تەماشاکە بابە پرسیاری 3 دەڵێ کەروێشکێک ئەوە کەوسکێکی پڕ لە بارستایی کە بڕەکەی چەندە 30 گرامە ماتەوزی کێشکردنی کەوسکەکە چەندە بە گوێرەی ئاس ڕووی مێزەکە دوای ئەوەی 21 سانتیم بەرز دەکرێتەوە لەسەر ڕووی مێزەکە زۆر ئاسانە تاشاکە بەرز دەکرێتەوە داوای چیشی کردووە داوای پرسیار ماتەوزی کێش یاسای ماتەوزی کێش چییە PE دەکاتە MGH وایە ئەو جیە بگۆڕە بۆ کیلۆگرام چۆندی گۆڕی جارانی دەتوان سالب 3 دەکات 30 جاران دەتوان سالب 3 جیەکەمان 9.9 و ئێچەکەشمان 21 سانتیم دیکەی بە مەتە جارانی چەند دەکەی دەتوان سالب 2 کە جاران دەتوان سالب 2 کرد بڕەکەی دەکات چەند دەکاتە 0.21 مەتر هەر هەمووی لێکدا ماتەوزی کێشەکەت دەدات پرسیاری 4 دەڵێ ئەوش پرسیارێکی چاکە شێوەکانی وزەلەم باران دیارێکی مامۆستا بۆ دێنێتەوە گرینگە پاسکیلێک لەسەر ڕێگایکی ڕاست دەڕوات دەڵێن چیە جوڵەوزەیە گەرمکردنی ئاو وزەی نامیکانیکی کوتمان وزەی گەرمی تاشە وزەی گەرمی وزەی کیمیایی وزەی ناوەچی وزەی کارەبای ئەوانە نامیکانیکین ئاگادار باسی گەرمی دەکات کاتە نامیکانێکیە هەڵدانی تۆپێک هەم جوڵەوزەیە هەم ماتەوزەیە خولانەوەی سپرینگی کاژمێر خولانەوەی سپرینگی کاژمێر سپرینگەکە جیڕیایان نا دەڵێ ماتەوزەی جیڕیە باشە بۆ شێوە قوتابیان پرسیاری 3 و 4 پرسیارێکی
چاک بوون ئەمە ئاماژە بۆ پرسیاران دەدەم کە پرسیارەکانت بۆ دێتە بابە پرسیاری پێنج شتێکی وای تێدا نییە بۆ یاری دەگەڕین لە کەرتی 3 بۆ 4 پاراستنی وزە جەماعەت پاراستنی وزە لێرە وزە دابەش دەبێت بەسەر چەند بەش وزە دابەش دەبێت بەسەر میکانیکی و نامیکانیکی میکانیکی واتە ماتە وزە و جوڵەوزە ماتە وزەکەش وەکمان ماتەوزەی چێش و ماتەوزەی جێڕێ بەس ئەلێرە تێبینێکی بنووسە بابە وزەی نامیکانیکی 3 بەشە یعنی 4 بەش دەکەین وزەی کارەبە نامیکانیکیە گەرمی نامیکانیکیە باشە کیمیایی نامیکانیکیە و ڕووناچی باشە ئەوانە چنە وزەی نامیکانیکیە باشە بەجا بەڵام میکانیکە جوڵەوزە و ماتەوزە دەخۆ دەگرێت ماتەوزە واتە چێش و جێڕێکە ئەوەی کە لێرە گرنگە ئەوەیە جابۆی لێردا ها وزەی ناوەچی کیمیایی ناوەچی کارەبای ئەوانە وزەی چنە وزەی نامیکانیکی باش لەباتی ئەوەی بڵێن ڕووناچی دیکەینە ناوەچی وا لەگەڵ تێبینیەکە ڕێک بێ باشە تێبینی دووەم دەڵێ میکانیکە وزە تاکە جۆری وزە نییە بەڵکو جۆرێکە لە جۆرەکانی وزە وەکو ئەوە هێلکارە وکاتەوە تەمان ئەگە باسی میکانیکە وزە دەکەین یەک وزە ناگرێت لە خۆی بابە هەم ماتە وزە دەگرێت هەم جوڵەوزە یعنی لە کوی هەردووچی پێک بێ ئاگادار بە هەم جوڵەوزە و هەم ماتە وزە دێنە سەر خاڵەکانی کە ئەوەی کە گرینگن ئەو هێڵکارە گرنگ بووەوە یاسای میکانیکە وزە ئەوەش گرینگە میکانیکە وزە یاساکەی چییە جەماعەت میکانیکە وزە دەکات سەرنجامی کوی جوڵەوزە واتە KE زائیدەن چێ ماتە وزە بەس هەردوو جۆر ماتە وزەکە ئاگادار بە میکانیکە وزەی سەرەتا یەکسا میکانیکە وزەی کۆتا یاساکە بۆ شوێ دەنووسی میکانیکە وزەی سەرەتا دەکاتی دەکاتە 1/2 MV I22 MGH ئینیشال وە کۆتایەکەش بە هەمان شێوە هەماش بەس چی دەکەین دیگەینە فاینەڵ و هەردووچیان یەکسان دەبێت ئەو یاسای پاراستنی میکانیکە وزەی پێ دەڵێن کاتێکیش جێبەجێ دەبێت ئاگادار بە لەم یاسای کاتێک ڕاستە ئەگەر هاتو ماتەوزەی تەنەکە لە شێوەی ماتەوزەی چ بێ کێشکردن بێ یان بۆ ئەو یاسایە لە کاتی بوونی هێزێکی تێدا جگە لە هێلەخشاندن دەستەواژەی ماتەوزە تایبەت بۆ هەردوو هێزێک زیاد بکە وەکو کەوتە خوارەوەی هێلکەیەک بۆ سەر سپرینگێک بەستاوتنی ئەوە جگە لە ماتەوزەی کێش ماتەوزێتیشی دەبێت جێڕیشی دەبێت لە کاتی بوونی هێزەکانی لێخشاندن ناتوانرێت بنەماکانی میکانیکە وزە جێبەجێ بکرێت ئەن ئەگادار و مامۆساگە بووی هێنایەوە میکانیکە وزە چ کاتێک یاسای پاراستنی میکانیکە وزە چ کاتێک جێبەجێ دەبێت ئەگەر هاتوو هێزی لێخشاندن نەبێت باشە بابە هێزی لێخشاندن بوونی نەبێت قوتابیان دێنە سەر چەند خاڵێکی کە لێرە ئەوانە تەنها بۆ ونکردنەوە دەتوانانی بۆ خۆت دواتر بیان خوێنیەوە دێنە سەر نمونەی چواری ئەوە ئەو پرسیارە لەسەر یاسا پاراستنی میکانیکە وزە لەوانەیە پرسیارە گەسا بۆ دروست بێت دەڵێ مامۆستا ئەم چۆن بزانم ئەو یاسایە بەکاردێ چۆن بزانم ئەو یاسایە یاسا پاراستنی میکانیکە وزەیە دەزانم ئەو پرسیارە لە مێشکتدا هەیە بابەجان بۆ ئەوەی بزانی ئەو یاسایە چ کاتێک بەکاردێت تاشاک ئەگەر لە پرسیارەکەدا جوڵەوزە و ماتەوزە هەبوو ئەتو یەکسەر یاسای پاراستنی میکانیکە وزە بەکاردێنی چۆن بزانم لە کیژێک بارسایەکەی 25 کیلۆگرام بەرەو خوارەوە ڕووی لێژێک ساف کە بەرزیەکەی چەندە 3 مەتر بەرزی یعنی ئەوەی سەر ئەو بوونی چی لێدێ ماتەوزەی کێش ئەو یەک لە وەستانەوە دەخلیسکێت ئەو کچەیە لە وەستانەوە دەخلیسکێت بەبێ لێخشاندن باسی بێ لێخشاندنیش کردو ڕێک دەزان ئەوسی یاسای پاراستنی میکانیکە وزەیە باشە جا تەماشاکە ئایا خێرایەکەی لە دامین ڕوو لێژەکە چەندە یعنی وی فاینەڵی دێت بەس چەند هەندێک شت هەیە قوتابیان دەیە بیزانی کە دڵە لە وەستانەوە دەخلیسکێت یعنی جوڵەوزەی سەرەتا جوڵەوزەی سەرەتا باشە یەکسەر دەبێت چی دەبێتە سەفر یعنی چی یعنی ئەوە دەڕوە ئەوە ڕۆشت باشە دوایش کە دێتە خوارێ کە هاتە خوارێ بەرزی نامێنێ ئەگەر لەولای جوڵەوزە بڕوە کاتە لەولا چێ دەڕوە ماتەوزەی چێژ دەڕوە یعنی ئەوەش دەڕوە چێ دەمێنێتەوە MGH ئینیشال بە 1/2 MV فاینەڵ تاند باشە ئێمەکەمان 25 جیەکەمان 9.8 بەرزی سەرەتامان 3 مەتر بوو دایدێنینەوە 1/2 25 V فاینەڵەکە دۆزینەوە
ڕێخستنی دەکەین هەردوو لای هاوکێشەکە دەتوانێت جارانی دوو بکەیت باشە کە جاران دووت کرد ئەو یەک بەسەر دوو دەڕوە ئەوە دەڕوە دوێکی ئەلێرە زیاد دەکەی ئەوە جارانی دوو چ لەگەڵ وی فاینەڵێ 25 دەستە بن کارتەکە لە بەرەوەی دووجاشە دەبێتە ڕەک ئەگەر ئەوەت پێ ئاسان نابێت دەتوانێت ڕێگایەکی هاک بەکاربێنی نووسە وی فاینەڵ یەکسانە بە ڕێجی باشە 2 MGH باشە دابەشی چێ دابەشی M ڕێک دام بنێەوە بۆ دەردەچێت نەفسی وەڵامە دەداتەوە کە بڕەکەی چەندە 7.6 مەتر بەسەر سێکەند زۆر ئاسان باش ئەوەش بەنسبەت پرسیارێک قوتابیان لێرە هەر پرسیارێک پێ ڕادەگەین شیکار بکەین لەبەرەوەی کار نییە ئەوەکانی کەژ نەفسی فکریان هەیە باشە ئەو هەمان فکریان هەیە بابە هەر هەمویان نەفسی فکریان هەیە تەنها پرسیاری 4 و 5 نەبێ پرسیاری 4 و 5 داوای بەرزی لێ دەکات بۆ ئەو پرسیارانە چ بۆ دەنووسم ڕێگایکی خێرات بۆ دەنووسم ڕێگایکی خێرات بۆ دەنووسم مەسەلەن لێرە بە پرسیارەکە بڕوونکەوە ئینجا ڕێگای خێراکە بۆ دەنووسم لەو جۆرە پرسیاراندا بۆ هەردوو پرسیارەکەی یەک ڕێگا چەند خوتوەیە 1 2 3 4 خوتوی بێ خوتوتان شیکاریکەی یاریزانێکی ئۆلمپی بەسەر بەستێک لە کاتی پێشبڕکێدا بە خێرایەکی شاوڵی سەرەتایەکی ئەوەندەیە یعنی ئەوە وی ئینیشەڵە بازدا ئایا چەقی قورسایی چەند بەرز دەبێتەوە تا لە کاتی خۆڵدانەکەیدا لەو جۆرە پرسیارانە یعنیگە باسی بازدان یاخود نزمبوونەوە کرا لەو حاڵەتانەدا ئەتۆ چ دەکەی ها یاسای پاراسی میکانیکە وزە بەکاربێنە بەڵام لاوانەیە کاتت نەبێ بۆ شکاردنی پرسیارەکە ڕێک ئەو ڕێگا خێرایی بەکاربێنە ئێچی فاینەڵ دەکاتە چی دەکاتە وی توانی دوو دابەشی چی دووجی ڕێک ئاوا بکە بابە باشە لەبەر چیش ئاوای لێ دێ تەقەن ئەمە یاسای پاراستنی میکانیکە وزە ئەو یاسای پاراستنی میکانیکە وزەیە باشە بەرزی سەرەتامان سفر هێشتا خۆی هەڵ نەداوە ماتەوزی چێش ڕێک دەڕوە سفر دەبێت هێشتا خۆی هەڵ نەداوە دوایویش ئەمە کە خۆی هەڵدەدا لاخیر دێتەوە خوارەوە نیە کە هاتەوە خوارێ ڕادەوەستێ وی فاینەڵ دواتە جوڵەوزەی کۆتاییمە دەبێتە سەفەر یان ئەو دوو هەردووشی دەڕۆن باشە منەگە ئێش دۆزمەوە ئەوە لێر یەک بەسەر دوو هەیە هەردوو لە جارانی دوی دەکەم باشە یعنی ئەوەندە دەمێنێتەوە ئەوەندە هەردوو لە دابەشی ئێم کە مەسەلەن هەردوو لە دابەشی ئێم دەکەین باوا بڵین هەردوو لە دابەشی ئێم دەکەین ئەو ئێمە یان ئەو ئێمەچیان لێدێ دەڕۆن ئەگە ئێچی فانێڵ دۆز و جی هێڕێک دەستە بن کارتەکە کاتە ڕێک ئەوە دەمێنێتەوە جا ئاتۆ بتەڵی چی ڕێگە هاگەکە ئەوەیە وی فانەڵتان دابەشی توجی یەکسە وەڵامەکە دەداتێت بۆ ئێرەش هەمان شێوە پندۆڵێکی کاژمێر لە بەرزیەکی سەرەتایی دیاریکراوە بەردرا بە شێوەیە خێرایەکە لە نزمترین خاڵ ڕێڕەوەکە 1.9 مەتر بەسەر سێکەند بێ ئایا بەرزی سەرەتای پندۆڵەکە چەندە بەرزی سەر ئەوە بەس ئەو جاریان لە باتی بڵێن ئێچ فاینەڵ ئەو تاانەوە وی ئینیشەڵ بوو باشە ئەو جاریان دەڵێن چی تەنها ئەوەندە دەتوانانی بنووسی بابە ئێچی ئینیشەڵ دەکات وی فانەڵ توانێت دابەشی دووجی ڕێک بۆ دەدات زۆر ئاسانە بەنسبەت پرسیاری چاکیشنەوەنە بابە باشە دواوی تابیان میکانیکە وزە و میکانیکە وزێ پارێزرا و نابێت لە کاتی بوون لێخشانەوە بەس ئەوەی بزانە لێرە میکانیکە وزە کاتێک پارێزراو دەبێت ئەگەر هات و هێزی لێخشاندن بوونی هەبێت ئەگەر نا ببورن میکانیکە وزە کاتێک پارێزراو نابێت ئەگەر هات و هێزی لێخشاندن هەبوو ئەگەر نەبێ پارێزراو دەبێت باشە بە ئەوە بزان پرسیارەکانی میکانیکە وزە بەڕاستی ئەو پرسیارە دوور درێژانە بە دوور دەزان بۆ بێنێتەوە بەڵام پرسیاری چاکترمان هەیە لێرە تابیان لە پێداچوونەوەی بند پرسیاری چی گرنگن لێرە پرسیاری 3 و 4 گرنگن ئەو دوو پرسیارە گرنگن دەڵەکەم لەم باراندا بنەمای پاراستنی میکانیکە وزە جێبەجێ دەبێت ئەگەر هێزی لێخشاندن نەبوو میکانیکە وزە جێبەجێ دەبێت ئەگەر ناجێبەجێ نابێت مەسەن دەڵێ پاپکێکی خلیسکان لە کاتی جوڵای دەبێ لێخشاندن کەواتە پارێزراوە میکانیکە وزە جێبەجێ دەبێت بۆ چونکە لێخشاندن نییە دەڵین دەبێت ئۆتۆمبیلێکی یاری لە کاتی ڕۆشنەسەر مافور هێزی لێخشاندنی هەیە کاتە جێبەجێ نابێت میکانیکە وزە جێبەجێ نابێت کە دەڵێ مافور یعنی زبر کە گوتمان زبر یعنی لێخشان باشە یعنی هێزی لێخشان هەیە کاتە جێبەجێ نابێت تۆپێکی بەیسبۆڵ کە لە هەوا هەڵدراوە هەوا هێزێکی
هەیە بەڵام لێرەدا دەڵێن یاسا پاراستنی میکانیکە وزەی جێبەدرێ بە مەرجێک ئەگە بەرگری هەوا فەرامۆش بکرێت ئەگەر ناجێبەجێ نابێت. پرسیاری چوارەم دەڵێ کام لەم بەشە دیزاینانە لاپەڕی 14 و 5 گۆڕانی وزەی جۆرێکە بۆ جۆرەکانی تری تێدا پاسکراوە. تەبانەوە پرسیارێکە لە ناو کتێبەکەتدا دەڵێ کامیان میکانیکە وزەیە کامیان جوڵە وزەیان کامی هەردووچیان ئەگەر لە جوڵەدا بوو جوڵە وزەیە ئەگەر ڕاوەستا بوو ماتە وزەیە ئەگەر هەردووچی هەبوو مەسەلەن وەکو ئەو قەڵەمە کە هەڵی دەدەم هەم جوڵە وزەی تێدەکەوێت هەم ماتە وزەی تێدەکەوێت ئەوە دەڵێ هەردوو جۆرە وزەکەی لە خۆی دەگرێت. ئەو پرسیارە بۆ خۆتان لێ دەگەڕم قوتابیانی خۆشەویست. دێنە سەر کەرتی چوار و کاتەکەمان تۆزێک درێژ بووە بەڵام بەڕاستی زۆر گرنگ بوون ئەو پرسیارانە. لە توانە سێ یاسای هەیە بابە توانە ئەگە بێن پێناسەیەکی بکەین توانە دەڵێ ئیشی بەڕێکراوە لە یەکەی کاتدا بە پێ یاساکە ئیشی بەڕێکراوە لە یەکەی کاتدا یان توانە بریتە لە تێکرای کاتی گواستنەوەی وزە بەبێ گوێدان بە ڕێگاکەی. سێ دانە یاسای هەیە 1 2 3 باشە. ئەو یاسای کاتێک بەکاردەگەیەک ئیش و کات هەبوو ئەویان کاتێک بەکات ئەگەر لادان و هێز و کات هەبوو ئەویان کاتێک بەکاردەگە هێز و خێرای بوو هەرسێکیشیان یەکشتن باشە. توانە یەکەی واتە ئاگدار بە یان توانای ئەسب HP W واتە ئیش بەکەی جۆڵ و هێز واتە نیوتن V واتە خێرای مەتر بە سەسەکاندا وەدەڵتا چواتە کات. ئەو تێبینیانەی خوارێ قوتابیان ئەو تێبینیانە ڕەچاو بکەن تێبینیەکان چمان هەیە تێبینیەکان دەڵێ خەڵ یەکەمەکەی وات بەکەی جوڵ لەپێ کە یەک وات دەکات جوڵ بەسەر سێکان پێ یاساکەی هەر توانە ئەسپێک 746 واتە ئەوە بزانە. توانای ئامێرە کارەبایەکان وەکو گڵۆپی ڕازانەوە و بەوات دیاریکراولەیەکێک لە بۆ یەکێکی تریان جیاوازە کە لەسەر ئامێرەکە دەنووسرێت تەمان لەسەر هەموو گڵۆپەکان نووسرا مەسەلەن بنووسرا 200 واتە 7 واتە واتە ئەو گڵۆپە بەعی ئەوەندە واتە ئیش دەکات باشە. بەنسبە پرسیار حسابیەکانیش هەر زۆر ئاسانن مەسەلەن بوون منە نمونەی چواری وا وەرگرین دەڵێ دەمانەیە پەردەیەک بارستایەکەی 190 کیلۆگرامە بە خێرایەکی ناگۆڕ بەرز بکەنەوە بۆ دووری چەند 7.5 مەتر ئەوە هێزەکەیە ئەوە بارستایەکەیە حەفۆن ئەوە شانسیە لادانەکەیە لە ماوەی چەند 5 سێکەند یعنی ئەوەش کاتەکەیە بۆ ئەم مەبەستەش سێ ماتۆر بەکارهێنرا یەکەم دووەم سێم ئەتۆ چ دەکەی لەو جۆرە پرسیاری بابە دەی توانای ئەوەی دەدۆزیەوە ئەو ماتۆری دۆزی بەراوری دەکەیم بزانین بەکام لەوانە کامە ماتۆری بۆ گونجاوە تاکو پێ بەرزکەینەوە. زادێن چی دەکەین یاسای توانە بەکاردێنی ئەو یاسایە بەکاردێنی کە هێز و لادان و کاتیرە چونکە ئەو سێشتەش باسکراوە مامساخۆ ئەو بارستاییە کوا هێز ئێبا بەجان لە حاڵەتی بەرزکردنەوە شتێک ئەگە بەرز بێتەوە ئاوە تێبینەکە خۆ بنووسە یعنی FG تێدەکەی FG دەکات چی دەکاتە MG لە یاساکەی ها گەتی قەدی ئێرە ئفی تێدا لەجێ MG ئێمەکەت هەیە جیەکە 9.8 دیەکەشت هەیە کاتەکەشت 5 ئەو توانای دەدۆزیەوە بڕەکەی دەکات چەند 2.8 ضربی دەتوان سێ هەر دەتوان سەیەک یعنی کیلۆ یعنی دەکاتە چەند 2.8 کیلۆوات کام لەو ماتۆڕانی بۆ دەبێت کامە لەوەی نزیکە ئەگەر 1 کیلۆواتەکەی بەکاربێن گونجاودا بنین ئەو زۆر هێواش دەبێت یعنی بەکەڵک نایە 5.5 کیلۆواتەکەی بەکاربێن ئەو زۆر خێرا دەبێت بەکەڵک نایە کەواتە دەبێت چێ بەکاربێن 3.5 کیلۆواتەکە لەگەڵوی دەگونجێت جا بۆی دەڵێن 3.5 کیلومترەکە کیلۆواتەکە بۆی گونجاوە. قوتابیان پرسیارەکانی کەی توانە بە هەمان شێوە یعنی ئاسانن دەتوانی بۆ خۆت شیکاریان بکەی بەڵام ئەو پرسیارانەی ئاماژگاری دەکەم ئەو پرسیارانی کە سادەن مەسەلەن بڕۆنە پرسیاری سێیە کە هەمان فکری هەیە وەکوی تازە حەلم کرد بارستایی داوا دەڵێن MG و لادانشی داوە 2 کیلومتر دیکەی مەتر چونکەوە دەبی گۆڕی بۆ مەتر وە کیلۆواتمان هەیە دەبی کێ وات یاساکەی دادەنێەوە W تاشاکە بابە دایدەنێەوە جارانیان دەکەی و دابەشان دەکەی هیچ فکرێکی تێدا نیە تاشە با بۆش بکەم یاسا W کە دەکاتە FGD FG یعنی MGD ئەتو ئاوە W دەکاتە MGDP ئاوە زۆر ئاسان ئێمەکەت هەیە جیەکەت هەیە دیەکەت هەیە باشە ئەو کیلۆمەتر دیکەی مەتە جاران دەتوان سەی دەکەی پێکەشت کیلۆ واتە جاران دەتوان سەی دەکەی بەس ئەوەی سەر دەخێناو کەوانەی دا بەشی ژێرەوە
بڕەکەی دەکات چەند دەکاتە 2.6 زەر بێتەوە 8 سێکەند ئەوە بە ساڵش دەکاتە 8.7 ساڵ ئەوە گەپچ دۆزینەوە کات چونکە داوکرای پرسیارەکەمان چیە کات. پرسیار چوارەم نەفسی فکرەیە هیچ فکرێکی وای تێدا نییە ببورن کە بەو شێوەیە باز دەکەم چونکە بەڕاستی کاتەکەن کەمە جابووە هەوڵ دەدەین ئەو پرسیارانە شیکار ڕوونکەینەوە کە فکرێکی ها وای تێدا ئاسانیشە و بۆشت بێتەوە. لا پێداچنەوەی 4/4 دەڵێ خوێنکارێک بارساکەی 50 کیلۆگرامە لە بەرزی 5 متر و پێویستە ئەگەر توانای کەشمان 200 وات بێ هەرەمەوە فکرەوەی تازەیە ئەوە دووبارەیە فکرەکەی. پرسیاری دوو دەڵێ کرێنەی خوێنکارێک ئەوەشان ڕەبتی بە یەکەمەوەیە شتێکی وای تێدانێ بەخوای. پرسیاری سێم بە ئەوە بڕوونکەمە دەڵێ پەیوەندی نێوان وزە و توانە و کات چییە؟ توانە بریتە لە ڕێژەی وزەی گۆڕا بۆ کاتی گۆڕینەکەی ئەوە گرینگە. پرسیاری سێمت گرینگە چونکە پرسیاری سێم پەیوەندی بە یاساکەوە هەیە. باشە بابەجان قوتابیانی خۆشەویست دەبەر ئەوەی کاتەکەمان کۆتایی پێهات لێر کۆتایی بەوانەکەی دێنین هەتا وانەی داهاتوو بەخواتان دەسپێرم هیوادارم ئەرکێکی بچووکم لەسەر کەمکردنەوە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن خواتان لەگەڵ.